بسم الله الرحمن الرحيم. الصلاة والسلام على سيدنا محمد. سڵاو ئازیزانم لەخوای گەورە داواکارم کە زۆر باش بن. خۆشەویستان، ئەم شەو بە گفتوگویەکی کراوە لەسەر بابەتی خوێندنەوە لە خزمەتتانین. وەک ئەزانن بەڕێزان، ئەوە تا دنیا لە ترۆپکی پێشکەوتنایە ئەگەر بەراوردی بکەین بە قۆناغەکانی ڕابردوو. ئێستا لە لووتکەی پێشکەوتنە، لە لووتکەی تەکنۆلۆژیا و زیرەکی دەستکردا ئێستا بۆمان دەرەکەوێ کە خوێندنەوە هێشتا هیچ بەدیلێکی نییە. واتە لەگەڵ ئەوەی کە دنیا زۆر پێشکەوتووە، زانست و زانیاری و مەعریفە لە ئاستێکی زۆر پێشکەوتووایە، لەگەڵ ئەوەی کە زیرەکی دەستکرد زۆرێک لە کارەکانی بۆ ئێمە ئاسان کردووە، بەڵام سەیرەکەی هەر هەموو ئەمانە جارێکی تر بوونەتەوە بە توڵ، بوونەتەوە بە ئامێرێک کە ئەیانەوێ یارمەتیمان بن کە ئێمە بتوانین بخوێنینەوە. واتە هیچ شتێک نەک جێگرەوەی خوێندنەوە نییە، بەڵکو هەرچی پێشکەوتنە هاتووە بۆ ئەوەی کاراسانیمان بۆ بکا بۆ خوێندنەوە. لێرە من بە کورتی ئەمێ ئەوە بڵێم، ئایا بەڕاستی خوێندنەوە ئەوەندە گرنگە؟ هەر یەکێک لە ئێمە تەماشایەکی خۆی بکە، تەماشایەکی بارودۆخی خۆی بکە و تۆزێ دوورتر بڕوانێ خۆی بێنێتە پێشچاوی خۆی لە چەند ساڵی ئایندا. ئایا ئەوێ ژیانی خۆی باشترکە؟ ئەگەر تۆ بتەوێ ژیانی خۆت باشترکەی، ئەبێت تۆ تەماشای ژینگەکەی خۆتکەی، ئەبێت تۆ تەماشا بکەی ڕۆڵی تۆ چییە. ڕۆڵی تۆ ژیانێکی کەسیت هەیە کە پەڕەدێک ژیانێکی فێربوون و خوێندنەوەت هەیە، واتە ژیانی دیراسی، و ژیانێکمان هەیە کە ژیانی پیشەییە، کەواتە هەم کەسیەکە کە خوێندنەکە و پیشەییەکە، ئەمانە بەڕاستی پێویستیان بە گۆڕانکاریەک هەیە بەرەو باشتر بوون. و خۆشەویستان، هیچ ڕێگایەک، هیچ وەسیلەیەک، هیچ جۆرە یارمەتی و هاوکاریەک ناگاتە ئەوەی کە تۆ پەرە بە تواناکانی تێگەیشتن و فێربوون و حاڵیبوون لە بابەتەکان، و هیچ شتێک ناگاتە ئەوەی کە تۆ باشتر بزانیت. کەواتە ئەگەر ئەتەوێت ژیانی کەسی خۆت بگۆڕی، بۆ نمونە تۆ کەسێکی شاد نیت، ئەتەوێت کەسێکی شاد بی، ئەبێ بڕووی دەربارە بە شادی بخوێنیتەوە. تۆ کەسێکی بۆ نمونە لە ئاستی ڕۆشنبیری خۆت ڕازی نیت، ئەتەوێت لە ئاستی ڕۆشنبیری خۆت ڕازی بی، ئەبێ بڕۆی لەسەر ڕۆشنبیری بخوێنیتەوە. تۆ کەسێکی خوێندکاری، بەڵام لە ژیانی خوێندکاریتە کەسێکی زۆر سەرکەوتوو نیت، ئەتەوێت سەرکەوتوو بی، ئەبێ بڕۆی لەسەر چۆنیەتی سەعیکردن و فێربوون و سەرکەوتن لە قۆناغە ئەکادیمیەکانە بڕۆی بخوێنیتەوە. ئەگەر تۆ ئێستاکە خاوەن کارێکی بەڵام سەرکەوتوو نیت، خاوەن پیشەیەکی بەڵام سەرکەوتوو نیت، یاخود سەرکەوتووی بەڵام لە ئاستی چاوەڕوانی توانیە، یاخود ئەتەوێ باشتر بی، هیچ حەلێک نییە، ئەبێ بڕۆی لەو بارە بخوێنیتەوە. ئەوەی کە کێشەی بۆ ئێمە دروست کردووە، زۆر جار کۆمەڵگەی ئێمە تەماشای خوێنەوارەکان بە جۆرێکی کە ئەکا، با من بێم ئەو وێنەیە ڕاستکەمەوە. بەڵێ بەڕێزان، لە کۆمەڵگای ئێمە خەڵکانێک هەن، خەڵک بە خوێنەریان ئەزانێ، بەڵام ئەمانە خوێنەری فەیکن، واتە خوێنەری واقعی نین. ئەمانە کەسانێک ئەناسم کە کتێبخانەیان کڕی بوو، بە تایبەتی ئەچوون ئەو کتێبانەیان ئەکڕی کە لە ناو خەڵکان ناوبانگی هەبوو. بۆ نمونە جمهوری ئەفلاتونی ئەکڕی، کتێبەکانی بەختیار عەلی ئەکڕی، کتێبەکانی فڵان کەسی ئەهێنا، ئەی خستە مەکتەبەکەی، و لەوە ئەچێ بە هەموو ژیانی نەیخوێند بنەوە. ئەمە بۆ وایانە کرد بۆی تەمسیلکە کە ئەم کەسێکی خوێنەرە و مسەقەفە و ئاگای لە ئەدەبیاتە، ئاگای لە فەلسەفەیە. ئەم جۆرە خوێنەرە فەیکە، ئەم جۆرە خوێنەرە ناڕاستە کارەساتی دروست کردووە، چونکە تۆ کە سەیری واقعی ژیانی ئەکەی بەدڵت نییە. ئەمە یەک. دوو، کەسانێک هەن خوێندنەوە
دەستیان کردو بە خوێندنەوە بەڵام شارەزاییان نەبووە نە لە ئوسلوبی خوێندنەوە نە لە شێوازی هەڵبژاردننی کتێبووە نە لە ئەوەی کە بۆچی ئەبێ بخوێنێتەوە بۆیە جۆرە خوێنەرێکمان هەبووە وەکو چۆن نەخۆشێک بەڕێزان هەندێک کەس ئەیگرێ بە شتێکەوە هەندێک کەس هەبوو گرتوویەتی بە کتێبەوە بۆ نمونە ئاساییە هەر کەسە هیوایەتێکی هەیە یەکێک لەوە چە هیوایەتی ئەوە بێ کە پارەی کۆ کردوێتەوە یەکیشکە هیوایەتی ئەوە بۆ جۆرە ڕستمێکی کۆ کردوێتەوە کەسانێک هەبوون هیوایەتیان ئەوە بووە کە جۆرە کتێبێک کۆکەنەوە ئەمانە لەوە ئەچێت تەنها وەکو ئەو هیوایەتە ئەم کاریان کردوێ ئەیجینا بەتەمان نەبین یعنی بڵێ ئەمە بکەین بە نمونە بڵین وەڵا بۆچی ئەم ژیانی ئەوەندە فاشیلە ئەم خۆ دایمە ئەخوێنێتەوە اینجا ئاخر قسەشم لێرە ئەوەیە من خەڵکانێک گەناسم هەموو تەمەنیان خەریکی کار و بازرگانی بوون وە فاشیل بوون و بە هەموو کارەکانیان هەمیشە زەرەر و قەرزاری هەبووە بەڵام دایمەش خەریکی خوێندنەوە بوون ئایا ئەزان بۆچی ئەمانە وابوون لەبەر ئەوەی خەریکی بازرگانی بوون بەڵام لە سیاسەت ئەیان خوێندەوە ڕوونە کەواتە تۆ کاتێ خوێندنەوەکە لەسەر تۆ حسێبە لەو بوارە کە ئیشەکەی لەو بارە بخوێنیتەوە بۆی ڕەنگ باتەوە لە ژیاندا و هەروەها لە کێشەیەکای تۆ پێویستە لەو بارە بخوێنیتەوە ئەجینا بۆ نمونە هیوا هەیە لەگەڵ ماڵ و مناڵی خۆی نایکرێ باشە دایمەشە خوێنێتەوە ئەڵێ ئەوە نییە دایمەشە خوێنێتەوە سیکە سەقافەتی چۆنە لەگەڵ هاوسەرەکەی سەقافەتی چۆنە لەگەڵ مناڵەکەی لەگەڵ دراوسێکی باشە با بڕێم زین چیە خوێنێتەوە ئایا ئەمە کتێبی دەروونزانی و پەروەردەی و پەرپێدانی خودە خوێنێتەوە یاخود یاویەتە کۆمەڵێ مەوزوع کە هیچ پەیوەندی بەمەوە نییە بۆیە بەڕێزان ناکرێت لە کۆمەلگەی ئێمە بەم شێوازە داوەری بکەین بڵین وەڵا فڵان کەس دایمە ئەخوێنە ئەبێ بین بڕین بزانین دایمە چی ئەخوێنێتەوە چونکە مەرج نییە هەموو کتێبێ باش بێ و مەرج نییە هەموو کتێبێ بۆ ئێمە باش بێ بۆ نمونە کاتێک کە تۆ شەکرت هەیە خواردنی شتانێکە شەکریتیایە هەڵەیە کاتێک کە تۆ زەختە هەیە خواردنی هەندێشت زەرری هەیە بەڵام شتێکی کە هەیە بیخۆی وەکو دەرمان وایە ئێمە کە باس لە کتێب خوێندنەوە ئەکەین ئەبێ وەکو خۆراک باسیکەین کەواتە بە دڵنیایی هەر چارەسەرەکە ئەوەیە بچینەوە بە ڕژێمی خۆراکیەکەمانە بزانین من فڵان نەخۆشیم هەیە تۆ فڵان نەخۆشیت هەیە ئەو بارودۆخی وایە یەکێکی کە وەزنی زۆرە یەکێکی کە وەزنی کەمە ئەبێ ئەمانە تۆ بڵێ وەڵا ئەمە خۆ دایمە خەریکی خواردنن ئەبێ بی بزانی دایمە چی ئەخۆن کەواتە لە کتێب خوێندنەوەشە هەر بەو شێوازەیە خۆشەویستانم گفتوگۆکەمان کراوەیە و ئەو بەڕێزانی تریشکە لەگەڵمانن هەر یەکێک لە ئەو بەڕێزانە وتەیەکیان هەیە کە هیوادارم هەمومان سوودمەند بین لێ مامۆستا بازیان بەڕێستان فەرموون مامۆستاجیان دەست خۆش بێ ئەگەر بم بکەیتە هۆست بۆ ئەوەی بتوانم شێری کەم پاوەرپۆینتەکە سوپاست دەکەم مامۆستاگیان ئەتوانی شێریکەین تاو دەست خۆش بێ با یەکسەر شێریکە مامۆستاجیان ئەگەر سەروەت خان مایکەکەی بکەیتەوە زۆر باشتر خات و سەرت عەزیز نەبێ دەست هەڵبڕین خات و سەروەت مامۆستا هودا کاک ئەحمەد دەست هەڵبڕن بۆی من بتوانم بەڵێ ئێستا مامۆستا سەروەت مامۆستا هودا کاک ئەحمەد هەمووتان وابزانم ئەتوان مایکەنەوە بەڵێ مامۆستا بازیان بەردەوام سوپاست دەکەم بڕێزان بەخێر بێن خۆشحاڵیم بۆی کە لە خزمەتتان لەین ئینشاڵڵا ئامانجی ئەم گفتوگۆ کراوە بۆ ئەوەی کە هەوڵ بدەین بەشێک لەو بەڕێزانەی کە لە ئاوادە کادیمی هەن توانایەکی باشیان هەیە و هاوکار بوون لە کۆمەڵێک پرۆژە لەگەڵمان و بە چڕی ڕاهێنانیان کردوێک لەمانە سەروەت خانە کە یەکێکە لەو کەسانەی کە بەڕاستی توانایەکی زۆر سەسوڕێنەری لە مەجای ڕاهێنانە کاتێک کە کارێکی پێ دەدەی بە زیادەوەی شەکان دەکا من لە دەرەنجامی 4 گروپ ینی ئەو 3 گروپەی کەڕۆی ئەوە بەرەو 4م دەڕۆین یەکێک بۆ لەوانە لە هەمووان زیاتر ڕاهێنانی کردو بەڕاستی حەقەشی تایبەتی بە ڕاهێنانداوە مامۆستامان هەموو جارێ ئەڵێ ئەگەر دەتەوێت گۆڕانکاری لە خۆتدا دروست بکەی ڕاهێنان و ئەگەر دەتەوێت بەشێک هەیە لە یەک ڕۆژدا حتا
گۆڕانکاری لەو ڕۆژە لە خۆی دانەبینێت واز ناهێنێت لە ڕاهێنان. ئەمە بەڕاستی ئەو سەرکێشیانە زۆرجار کەسایەتی زۆر بەهێز دروست دەکەن. یەک لەمانە سەرۆتخانەمەوە پرسیاری ئەوە بکەم با لە تۆ دەست پێ بکەین. خوێندنەوە هەر بەڕاستی پێ دوایە یاسای هەبێ، پێویستی بە تەکنیک بێ، پێویستی بە ڕاهێنان بێ. بۆچی بەنی مەبەستم پێویستی بە ڕاهێنان بێ؟ بۆی کە خێراییمان زیاد بکەین، بۆی کە تەرکیزمان زیاد بکەین، بۆی کە تێگەیشتنمان زیاد بکەین، بەیاد سپاردن و بەیاد هێنانەوەمان لە خوێندنەوە باشتر بکەین. ئایا ئەمانە پێویستی بە تەکنیک و ڕاهێنانەوە بابەتانەیە؟ فەرمووکات بۆ بەڕێستان. سلام علیکم، هەموو لایەک بەخێر بێنیەخوا. مامۆستای بەڕێزم، بەڵێ ئێمە بۆ ئەوەی بتوانین کە ببین بە خوێنەر و خوێنەرێکی چاکو بە سوود، بەڕاستی دەبێ چەند هەنگاوێک بنین. ئەو هەنگاوانش ئەوەیە ئەو تەکنیک و یاسانەی کە وامان لێ دەکەن بتوانین بە خێرا بخوێنینەوە. لەوانە خێرا خوێندنەوە کە ئێمە چەند ڕاهێنانی لەسەر بکەین زیاتر دەتوانین سەرەتا بە خێراییەکی زۆر دواتر وردە ڕادین. بەڵام پێویستە بە بەردەوامی ڕاهێنان بکەین بۆ ئەوەی بتوانین ئەم کارە بکەین. اینجا تەکنیکی ماسوولکەکانی چاومان هەیە کە وا دەکا چاومان بە خێرایی بەسەر وشەکان و لاپەڕەکاندا بڕوە. لە دوای ئەوە دوای ئەوەی چاومان ڕاهات دواتر یاساکان بەکاردهێنین، یاسا ئاڵتونیەکان کە وامان لێ دەکا بتوانین کە پارچەیەک یا کۆپلەیەک یا کتێبێکمان لەبەردەستدا بوو بتوانین چۆن بە خێرایی بخوێنینەوە و بەڵام تەرکیزی بخەینە سەر و بە هەمان شێوەش لی تێبگەین. چونکە ئامانجی سەرەکی لە خوێندنەوە کەمان ئەوەیە کە لی تێبگەین، کە لی تێگەیشتین بتوانین جارێکی تر بیهێنینەوە و بە بیرمان بێتەوە لەو کاتانی کە پێویستمانە بتوانین لە کاتی بمانەوێ پارچەیەک بنووسین، پارچە نووسینێک پێشکەش بکەین یاخود سیمینارێک پێشکەش بکەین. کاتی ئەو کتێبانەمان خوێندۆتەوە دیارە بۆ ئەوەیە لە یادماندا بمێنێتەوە و کاتی پێویستیش بگەڕێتەوە بۆمان. اینجا کاتی کە ئەو تەکنیکانە بەکاردێنین بە یادسپاردنی زانیاری، اینجا دواتر چۆن زانیاریەکان جارێکی تر بگەڕێنینەوە و بتوانین وە بیرمان بێتەوە. کۆتا ئەوە ڕاهێنان ئەوەیە کە تۆ بە خێرایی کاتێک بگریەوە بە خێرایی بتانی ئەو نووسینە بخوێنیەوە و لێ تێبگەی و بتانی تۆ جارێکی تر بە توانای خۆت بە شێوە دەربڕینی خۆت بتانی ئەو نووسینە کورت بکەیەوە. ئەوانە ئەو تەکنیک و ڕاهێنانان بە خێرایی کە وەکو بڵێن بە شێوەیەکی خێرا باسم کرد بۆ ئەوەی بتوانین کتێب بخوێنینەوە و لێشی تێبگەین. دەستەکان خۆش بێ مامۆستا سەروەر. بەڕێزان، پرسیارێک لای بەشدار بوو ئەوانی کە ئامادەن دروست بووە، ئایا تەکنیکی خێرا خوێندنەوە چییە؟ خۆشەویستانم، ئێمە لە پرۆژەی خوێنەری بەرهەمدار کۆمەڵێک تەکنیک باس ئەەکەین و کۆمەڵێ ستایل و ڕێگای تایبەتی مطالعەکردن هەیە، ئەوانە ئەخەینە ڕوو و ڕاهێنانەکانیان. یەکێک لەوانە بابەتی خێرا خوێندنەوەی خێرا خوێندنەوە و ستایلێکی لێ هاتووە لە هەموو جیهانە هەر بەو شێوازەیە. تۆ ئەچی کۆرسێکە خوێنی، لەو کۆرسا ڕێنماییت پێیان لەسەرەوەی کە ڕاهێنان چۆن بە چاوتەکەی فێرتەکەن کە چۆن بەبینینی وشەکان یەکسەر مانای وشەکە کە لە زیهن تا دروست بوو نەوەستی بە دیار ئەوەی کە لە دڵی خۆتا وشەکە بڵێ، بەڵکو یەکسەر چاو بخشێنی بە دێڕەکانە بەڵام یەکسەر تێبگەی. جا لێرە پرسیارێکی زۆر باو دروستە بێ کە ئەو بەڕێزانە هیوادارم ئاماژەی پێ بکەن و بەڕێزانی کە تەمرینی باشیان کردووە و ئێستاکە لەگەڵمانن. کاتێک کە تۆ خێرا خوێندنەوە ئەەکەی، خەڵکانێک ئەڵێن نا دەی خاو بیخوێنیتەوە باشترە، بەڵام بەعکسەوە لێکۆڵینەوە کراوە
کە هێواش خوێندنەوە یەکێکە لە هۆکارەکانی ئەوەی کە ئەسڵەن دوایی لە کۆی مەوزوعەکە تێناگەی. بۆ نمونە تۆ کتێبێک ئەگری بەدەستەوە، ئەم کتێبە ئەگەر لە ماوەی دووسێ ڕۆژابی خوێنیتەوە ئەوڵ تا ئەخیری یەک جار وێنەیەک دروستە بێت لە مێشتا و یادگاریەک دروستە بێ و تێگەشتنێک دروستە بێ و ئەزانی مەبەستی نووسەرەکە چی بووە. بەڵام هەر ئەو کتێبە بیهێنە ڕۆژی یەک لاپەڕی بخوێنەرەوە، با بڵین کتێبەکە 365 لاپەڕەیە، ڕۆژی لاپەڕێکی بخوێنەرەوە، تۆ کە دوو مانگی تر ئەگەیتە لاپەڕی شانس ئەستن هەر لە بیرت نەماوە سەرەتا کتێبەکە باسی چێکە. جا وەکو چی وایە، وەکو وێنەیەک وایە کرابێ بە پەزڵ. تۆ ئەگەر بێت و وێنەیە بێنی کرابێ بە 300 پارچەوە، هەر ڕۆژی پارچەیەکە پێ پیشان بن، دوایی هەر نازانی وێنەکە چییە. بەڵام ئەگەر یەک جار پارچەکانت بۆ بلکێنن باشتر ئەزانی. کەواتە من لێرە ناتوانم مەجای ئەوە نییە لەم گفتوگویا باز لەوە بکەین کە ئایا خێرا خوێندنەوە چییە، بەڵام گرنگەوەی بزانی کە لە خێرا خوێندنەوە بە شێوەیەکی زانستی سەلمێنراوە تۆ ئەتوانی تەمرینکەی بە چاوت، تەمرینکەی بە مێشکت خێراتر بیخوێنیتەوە و باشتریش تێبگەین و باشتریش لە بیرت بمێنێ. بەڵێ مامۆستا بازیان فەرموو. مامۆستا دەستەکانت خۆش بێ دووبارە پاوەرپۆینتەکە شێر بکەینەوە. پێم باشە کاکە مەڕوان ئەو بزانم کاتی کەمە بە ئەو کاکە مەڕوان لەسەر خەتی لەگەڵ مامۆستا کاکە مەڕوانیش بکەیتەوە. کاک مەڕوان دەستشت بەرز بکەوە بۆی مامۆستا مایکەکەت بکاتەوە. کاک مەڕوان دەستت بەرز بکەوە. کاک مەڕوان من نازانم ئەکاونتەکەی کامێت دیارە دەستێکی بەرز نەکردوێتەوە. ئاساییە با بچینە خزمەت کاک ئەحمەد مامۆستا کاک ئەحمەد. بەڵێ کاک مایکەکەشی کراوەتەوە بفەرموو کاک ئەحمەد. خۆش بێ کاک ئەحمەد خۆی 3-4 قوتابی پرسیاری ئەویان کردووە کە پۆلی 10-11 یعنی واقعەت وایە کە پۆلی 12کان کاتیان کەمە لەبەرەوەی کە دەخوێنن. ئمە لەگەڵەوە نین کەمترین کات بە پۆلی 12کان بەشداری پرۆگرامانە بکەن. بەڵام ئێمە چیمان کردواتوین هەرەگەر ناچار بەشێک لە قوتابیانی پۆلی 12یان 10-11 من پێم باشە، چونکە 145 چلی بەشداربووانی پرۆگرامەکانمان لە پرۆژەی خوێنەری بەرهەمدا قوتابی ئامادەین. کاک ئەحمەد خۆت بۆ پرۆسەیەدا تێپەڕووی. ئێستا ئێمە بەشێکمان جیا کردوتە بۆی کە قوتابی بتوانێت لەسەر زیندەزانی، لەسەر کیمیا، لەسەر ئەدەبی کوردی ڕاهێنانەکانی خۆی بکە. ئەمە با پرسیاری یەکەم بێت تۆ پێت وایە ئەم پرۆگرامە چ قوتابێکی بۆ ئەو تەمەنەی کە قوتابی ئامادەی خۆشت بۆ پرۆسێ بۆ قۆناغەدا تێدەپەڕی. بسم الله الرحمن الرحيم. السلام عليكم ورحمة الله. زۆر خۆم خۆشحاڵ دەزانم کە ئەمڕۆ لە خزمەتتان هاتم. خۆی زۆربەی کێشەکانی خوێندکار لە قۆناغی ئامادەییە زۆربەیان کە یعنی نمرەی دڵخوازی خۆیان بەدەست ناهێنن، کێشەکان بۆ ئەوە گەڕێتەوە کێشە سەرەکیان زۆربیان ئەوەیە کە خاوە خوێنن، ناتوانن بە کاتێکی کەمتر خوێندەکەیان تەواو بکەن. واتە ئەگەر خوێندکارێک بۆ نمونە خوێندکارێکی پۆلی 12 بابەتێکی خوێندووە، مامۆستا ڕۆژێک بابەتێکی بۆ شەرح کردووە کێتە ماڵەوە مراجعی تیاکاتەوە و سعی تیاکا بۆ دەرسی داهاتوو بۆ وانی داهاتوو، زۆر جار کاتێکی زۆری پێچە، لەوانەیە بگاتە 3 ساعت، لەوانەیە بگاتە 4 ساعت یان بۆ هەروانەیەکی تر. ئەگەر ئەم کەسە تەکنیکەکانی خێرا خوێنەوە بزانێ، یعنی ئەتوانێت بە کاتێکی کەمتر ئەو بابەتانی کە خوێندوێتی پێداچوونی بکاتەوە و وانی داهاتوو حەزرکە. ناشە زۆر لە خوێندکاران عفو مامۆستاگیان مامۆستاگیان کێشە دروست بوو، ئازە نەبێ تۆزی کاگەڕێمەوە لە خزمەتتان. با بچینە خزمەت مامۆستا هودا. مامۆستا بازیان مامۆستا هودا بە ئەرک نەبێ دەست هەڵبڕی. مامۆستا مەڕوانیش ئامادەیە. مامۆستا مەڕوان پێویست مامۆستا مامۆستاڵێ تۆزێ پەلەمە ئەگەر ئەو مامۆستا مەڕوان ئامادەیە. مامۆستا مەڕوان بە مامۆستا مەڕوان فەرمێ. مامۆستا مەڕوان مامۆستا بە پرسیارێکم بۆ بەڕێزیان دانا بۆ خۆی کاک مامۆستا کاک مەڕوان سەوتت کێشەی الو باشە تەواو. کاکە مەڕوان سلام و رحمة الله. کاکە مەڕوان ئێمە 3 ساڵ پێش ئێستا دیراسیەکم لەسەر قوتابیانی بەشە ناوخۆیی یەکێک لە زانکۆیەکان کرد، ساڵانە بە 8 کەس یەک کتێب دەخوێنەوە. ئەو یەک لە کێشەکان و زیاتر لە 300,000 قوتابیمانێ زانکۆ پەیمانگای تەواو کردەوە. بەڕێزت ئێستا
تابی زانکۆی ئەمێ پرسیاری ئەوە بکەم هەر بەڕاستی یعنی ئەگەر بۆ نمونە پرۆگرامێک یان هەر خودی تابیەکی زانکۆ فێری ئەوە بێ 2 هەفتە جارێک کتێبێ بخوێنێتەوە پەیوەندی بە پسپۆڕێکی خۆیەوە هەبێ ئەمە چی یارمەتیشی دەدا بۆ ساڵی کۆتایی توێژینەوەکەی بۆ دوای زانکۆ پێ دوای ئەمە یارمەتی دەرێکی باش بێ بەڵێ سەلام عەلێک من مەران نەفشیران خوێندکاری خوێنەری بەرەمدار بەڵێ خۆشحاڵم کە لەگەڵ هەردوو مامۆستای بەڕێز مامۆستاوات و مامۆستا بازیان کە ئەم دوو مامۆستا بەڕێزە لەگەڵمانان لە خولەکە کە خولێکی ئۆنلاینە کە ماوەی مانگێکی خایەن 5 هەفتە بەڕاستی خولەکە یارمەتیدەرێکی زۆر باشە بۆ ئەو کەسانی کە لە زانکۆن بە تایبەتی لە قۆناغی یەکەمەوە هەتاکو قۆناغی چوارەمیش زۆر سوودی لێبینێ ئەگەر کەسێک قۆناغیەکەم بەیان دووەم بەیان سێم بێ یانیش چوارەم بێ زۆر سوودی لە دەبینێ بۆیە بەجددی ئەم خولە زۆر گۆڕانکاری تێدا ڕوو دەدات بە تایبەتی لە ئاستی تێگەیشتن و ئاستی خوێندنەوە خێرایەکەی و هەروە بۆ من کاتێ دەستم پێ کرد ئاستی تێگەیشتنم لە سا 20 بوو و خێراییشم زۆر نەبوو لە دقیقە کەممە خوێندەوە بۆ نمونە 200 شەو یان زیاتر لە 300 شەو بوو ئەگەر بۆ نمونە من ئەم خێرایان زیاد بکەم یان ئاستی تێگەیشتنم زیاد بکەم لە بوارەکەی خۆمە ئایا هەر زمانێک بێ بەش هەر بە شتێکیش بی ئەم خێرای و تێگەیشتنم زیاد بکەم ئایا چی ڕوو دەدات ئایا زۆر باشە بێ یان زۆر باشترە بێ بۆ داهاتوو کە تۆ بۆ نمونە ئەگە کتێبێک یان مەنهەجێک یان بەحسێک کە بۆ مەرحلە 4 دێکە یان هەر شتێک کە دەیخوێنیتەوە بۆ نمونەت ئەگەر تۆی بەڕێز یان تۆی خوێندکار لە دقیقە بۆ نمونە چەند وشەیەکی دیاریکرا خوێنیتەوە ئەستەکەی ئاستت لاوەزە یان ئاستت بۆ پێی نییە کە بتوانیت بۆ مەرحلە 4 یان بۆ مەرحلەکانی داهاتوت بتانی هەم سوود بە خۆت بگەنیان بە دەوروبەرەکەش و هەمیش لە زانکۆکەتە بتانی سەر چاوەکەت دووبارە بەکار بێنرێتەوە یان لە دوایەوەی کە زانکۆت تاو کرد بتانی هەلی کارت دەستکەوێت بۆیە بەڕاستی گرنگە بۆ نموناگەر من لە ساڵێکە تەنیا 30 کتێب بخەنیان چ کتێب ئەگەر بێت ئەم خێرایە زیاد بکەم دەبێتە 2 هێندە یان 3 هێندە یان 4 هێندە کە بەڕاستی ئەمەش هۆکارێکی گرنگەوە حاڵێکی ئەرێنیە کە بۆ کەسی خوێنەر کە ئاستی تێگەیشتن ئاستی خێرایی بزیاد کە لە سەرەتای کۆرسەکەەوە تەرکیز دەخرێتەوە سەراستی خێرایی تێگەیشتن وەلا دەنێن تەنیا خێرایی کاتێک خێرایی زیاو کرد وردە هەست دەست دەکەین بە ئاستی تێگەیشتن باشترکردنمان کە بە چەند هەنگاوێکی گرنگە و هەروەها ئەوەی گرنگ بێ لێرەدا خوێندکارانی زانکۆ بەڕاستی زۆر سوودی لێ دەبینن و من سەرەتا 385 شەن دەخوێندەوە لە دقەیەکە دواتر زۆر زیاتر بوو نزیکی 700 واتە 2 هێندە زیادی کرد و ئاستی تێگەیشتنیشم 2 هێندە زیادی کرد بۆ لە 167 بۆیە بەڕاستی گرنگە ینی کە تۆی فێرخواست بزانیت چۆن توانەکان بەرەو پێشەوەی بەڕاستی ئەم کۆرسە هاوکارت دەبێت کە بتوانیت هەم توانەکان تو هەم ئەو لێهاتوانەی کە هەتە بتانی بەرەو پێشی ببیت کە زانکۆ تاوا کرد بێکار نابیت دڵنیا بە بەو شتانی کەیکیت بۆ هەنگانەوەی کەیکیت دڵنیا بە زۆر سوودی لێ دەبینی و هەروە بۆ نمونە من ئەگە ساڵانە 30 کتێب بخوێنەوە ئێستا دەچێتە 90 کتێب بۆیە زۆر یعنی 2 هێندە دەبێت کە ئاستی تێگەیشتن و خێرایی زیاد کرد دڵنیا بە لە ڕووی کتێب خوێندنەوە زیاتریش دەبێت دەتوانی هەم حەزت بخوێندنەوە دەبێت هەم دەتوانی لە ئەو بەحسێک کە لە مەرحلە 4دا بەبەر دەکەوێت دەتوانی زیاتری لەسەر بخوێنیتەوە زیاتری لەسەر توێژینەکان بخوێنیتەوە کە ئەنجامی دەدەی لە مەرحلە 4دا کە بەڕاستی ئەمە خاڵێکی گرنگە خاڵێکی ئێرانیە لە کۆرسەکەتە تەرکیزی خراوەتەوە سەر و ئەمە کورتەیەک بوو دەربارەی ئەو کۆرسەکە و هیوادارم بەدڵتان بێ دەستەکانە خۆش بێ کاک مەڕوان هەر بژیت مامۆستا بازیان بچینە خزمەتی مامۆستا هودا و بشتوانین پرسیارێکی لێ بکەین بەڵێ زۆر سپاس مامۆستای دەستان خۆش دەست خۆش بێ. سەلامەت بی زۆر سپاس کاک مەڕوان جان مامۆستا ئینشاڵڵا هودا خان مامۆستا هودا ئازێت کێشی مایکرۆفۆن بکەیتەوە بەڵێ
سلام ستانی بەڕێز سلام لاخان باشی حاڵت چۆنە؟ ڕاستەکەم خۆشبی سلااو لاخان بە پرسیارەکەی ما ئەسما کرد زیاتر توێ قالبی ئەوەی کە وەسفی دەورەکە بکەم بەس پێمان خۆشە بە بەڕێستان ئەم ڕۆژە گفتوگویەکتان لەگەڵ مامۆستاوەتە بوو هەستم کرد قسەی زۆر زۆر باشە بوو لەو مەجالە ئەمێ پرسیارەکەی بەڕێزت ئەوە بێ کە بۆ نمونە خوێنەرێک زۆر جار دەخوێنێتەوە ئەبینی گەیشتۆ تا 300 کتێبی خوێندۆتە لە ماوەی 4-5 ساڵدا ئەنی هەندێک جار شتی وا هەیە نمونەی وامان هەیە لە نووسەرە باشەکانیش ئەڵێ خۆزگە بە هەموو تەمەنم کتێبێکم نەخوێن بایەوە یعنی ئەمەیەک لەوەی کە هەر لە خۆی دەستی کردو بە خوێندنەوە زۆر جاریژانی خوێندنەوە کرێت هەر لە خۆوە تو ڕۆژانە کاژمێرێک دەخوێنی تۆ دوای 4-5 ساڵێک بێتە خوو هەموو ڕۆژێک دەست پێ دەکەیت بە خوێندنەوە تا چەند گرینگە خوێنەر یعنی بۆ نمونە بە تایبەت ئێستا لە قۆناغی زانکۆدا ئەو 4 ساڵە یعنی زانیاری کۆکردنەوەی زانیاری لە کتێبەکان ئێستا پێی توێژینەوەکان بازۆ دەکرێت کە 100 ئەو زانیارێنی کە دەستمان دەکەوێت لە ڕێگەی کتێبەکانەوەی و ئێمە ئەگەر بۆ نمونە لەو پسپۆڕی بەڕێستان ئەگەر تۆ فێر ببی هەفتانەیان مانجی دوو کتێب بخوێنیتەوە تا زانکۆ تەواو دەکەی چەند کتێبێک بخوێنیتەوە و دیراسەتە بۆ بزانم بەڕێستان حەزتان بە توێژینەوە چی یارمەتێکتان دەدا بۆی توێژینەوەیشی تێر و تەسەر دروست بکەن ینی پێ دوای خوێندەوە بۆچی باشە بۆ بەڕێستان ینی ئەگەر تۆزێ زیاتر بخوێنەوە تۆزێ ساڵانە چەند کتێبێک زیاتر بخوێنەوە لەوەی کە ئێستا دەخوێنەوە سەلام مامۆستانی بەڕێز زۆر سپاس مامۆستاگیان بۆ بەڕێستان دەستخۆشی لەو بۆ ڕێزانە شەکەم کە توانیوانە ئەم شەو لەم گفتوگۆیە کراوەیە ینی ئەمە چانسێکە بەشداریان کردو چکە هەموو کات هەلێک ڕێ ناکەوێت بێتە پێشەوە ئەوە بتانی لە شتێک بەشدارکەیت و خۆت یەکلاکەیتەوە دوای ئەوەی بتانی یعنی سکێڵێکیان لیڤڵێکی خۆت زیادکەی لە شتێکی باشی خۆت زیادکەی لە خۆکانی خۆت بۆ ڕۆژانە و هەم سوودی بۆ ئیشەکەشت هەبێت و هەمیش زانیاری خۆت بەرەو پێش بەری بۆ ئەو پرسیارەی مامۆستاش وەڵی ڕاستیەکەی ئەمڕۆ یعنی بە ڕۆژانە چەندها توێژینەوە داعوەزە یعنی فریای توێژینەوەکان ناکەوی خوێنیتەوەی ئەوەنە دنیا لە پێشکەوتنایە جا هەچ بوارەکانیش قوڵە ڕاستیەکەی هەچ کەس هەر لە بواری خۆیەوە بیگرێت ئێستا من ئەگەر باسی بوارەکەی خۆم بکەم بەڕاستی فریا ناکەوم ئەگەر هەر سعاتێکیش لەسەر یەک لایەنی بخوێنمەوە فریا ناکەوم یعنی بگەمە بۆ چونکە ڕۆژ بە ڕۆژ عیلم لە پێشکەوتوایە کەواتە ئەم کۆرسەی بەڕێستان ڕاستەکەی دەستخۆشیتان لە یەکەم لەبەر ئەوەی هەم ئەتوانی هەدەفی خۆت لە ژیان دیاریکەی بەهۆی ئەو تکنیکانەی کە هەردوو مامۆستای بەڕێز فێرمانەکەن هەم ئەگەر بشتوانی حەزت لە بوارێکی کە بێت چکە من جگە لە بواری خۆم حەزم لە هەنێ بواریکەیە بتانی لەو بوارێکە ئەوەنە پێش بکەوی بتانی دوای قسە بۆ خەڵکی بکەیت ئەمە خۆی لە خۆیان یعنی هاوکاریەکە بۆ ئێمە بڵین بۆ نمونە خوێنەریان قوتابی یان هەنێجار لە زانکۆکانە قوتابی ئەبینی ئەڵە فریای خوێندنەوەی بڵین لە پاڵ دەرسەکەی خۆم ناتوانم هیچ شتێکی کە بخوێنمەوە بەڵام بەهۆی تەکنیک ئەو تەکنیکانە ئەو یاسا ئاڵتونیانەی کە فێر ئەبیت کە بڵین لە دقەیەکە خێرایی خوێندنەوەی خۆت زیادکە هەستەکەم بتانی زاڵبی بەسەر ئەوەی هەم لە کۆلێژ و پەیمانگاکان دەرسەکەی خۆت زۆ بتکەی هەم لە لای ئەوەش چەند کتێبێ لەسەر بوارەکەی خۆت بخوێنیتەوە هەم بشی توێژینەوەی تازەکان بخوێنیتەوە بەڕاستی ئێستا کە دنیا ئەوەنە لە پێشکەوتوایە خوێنکاری پەیمانگا و زانکۆکان ناتوان تەنها لەسەر ئەو دەرسەی کە مامۆستا بۆیان شەرحەکات ئەو زانیاریە وەرگرن پێویستە لە لای ئەوە بچن چەندین بواری کەش بخوێنەوە جەمەوەساگیان ئەگەر من باس لەوە بکەم کە لەم خولێشە کە ئەوە گەوت فێرەکەن کە چۆن کتێبێ بناسی بەڕاستی زۆربەی زۆری هەر بەخۆشمەوە بگرین کتێبمان کڕیوە بەس ئیتر دوای ئیسفادەمان لێ نەبینیوە کتێب خۆی سوودی هەیە بڵێ سوودی نییە سوودی هەیە بەس تۆ بۆ هەدەفێک کڕیوتە بەڵام ئەو هەدەفەت نەپێکاوە بەڵام لەم کۆرسەیە ئەوەت فێرەکەن بۆ نمونە ئەو کتێبە بە 10 دقە یعنی بەهۆی ئەو تەکنیکە کە پێتەڵەن بیناسی کە ناسی ئیتر بڕیارەیە کە بیکڕیانەی کڕی ئەمە لە لایەنی مادیشەوە هەم سوودی هەیە بۆ خوێنکاران و بۆ خوێنەرانیش هەروەها جگەلەوەی کە دوایش ئەوەی کە فێری ئەوەشەکەی ڕاستیەکەی من ئەگەر بێمە سەر بواری خۆم ئەگەر لە بوارەکانی کە بڵین خێرایەکەم تۆزێک بڵین خاوتر بێ بەڵام لە بواری خۆم زۆر سەریعم لەبەرەوەی یەکسەر بڵین زۆر شتەکە ئاشنایە بە مێشکم زۆر ئەتوانم زۆر بڕۆم ئەتوانم بڵێم بۆن منونە لە ماوەی 5 دقەیەکا بڵێم ئەم پەیپەرە بۆ من ئەم
لێکۆڵینەوە بۆ من سوودی هەیە یان سوودی نییە ئەمەش خۆی لە خۆیان کاتت بۆ ئەگەڕێنێتەوە. مامۆستادا بەڵێ مامۆستاگیان مامۆستادا بەڕێستان مامۆستای زانکۆن بەڵێ ئێستاکە خەڵکانێک هەن هەوڵێن کە بۆ نمونە ماستەر بەدەست بێنن دکتۆرا بەدەست بێنن وا ئەزانن ئەگەر ماستەرێ دکتۆرایەکیان هەبوو ئیتر ئەمە گەشتونەتە تۆپ و ئیتر بۆ نمونە بوونەتە کەسێکی زۆر پسپۆر و زۆر جار چاوەڕێی ئەوەن کە ئیتر بەرهەمی خوێندنەکەیان وەرگرنەوە و زۆر جار لەوەچە خۆیان ئیهمالکەن لە ڕوانگەی خۆپێگەیان و خۆ خوێندنەوە تۆکو مامۆستایەکی زانکۆ قسە چییە بۆ کەسانی کە ئێستاکە لە زانکۆکانە تازەکی بڕوانامیان بەدەستێناوە یاخود ئێستاکە مامۆستان لە زانکۆکانە ئایا ئەوانە بڕوانامیان بەدەستێناوە تاوکو پاڵی دێنەوە یاخود بەڕاستی ئێستاکە ئەوانیش پێویستیان بەوەیە کە بێنەوە جارێکی کە لێ هاتووی تازە فێر ببن و جارێکی کە بە جددی مطالعە بکەن من حەزەکەم ڕێی جەناب بزانم بۆ سپاس مامۆستاگیان وەڵاهی ئەگەر بڵێ ئەگەر ماستەر بەدەست بێنم یان دکتۆرا بەدەست بێنم ئیتر پاڵی لێ ئەمەوە ڕاستی ناتوانانی ئەبێت هەموو ڕۆژە ئەبدێتی خۆتکەی لەبەرەوەی شتی تازە زۆردا ئەبەزێ هەیە یعنی من کەس ئەناسم کە ماستەری شینە و دکتۆرای نیە بەس لەبەرەوە ئەوەنە ئەخوێنێتەوە یعنی قەت ماستەر و دکتۆرایەکە خوێنێتەوە بەس لە تۆ یعنی ئەگەر ماستەریش بەدەست بێنی و دکتۆراش بەدەست بێنی ناکرێت ئەبێت یعنی سکێڵەکانی خۆت زیاتکەی بۆ نمونە هەر یەکێک لە ئێمە پێویستە بە خێرایی بخوێنینەوە لەبەر ئەوەی ئێمە ئەبدێتی خۆمان ڕۆژانە پێویستمان بە ئەوەیە کە خۆمان زانیاری نوێ وەرگین چکە خۆتان نەزانن دنیا زۆر ینی بە دەقە و سانیە شتی تازە ئەدۆزرێتەوە کەواتە ناکرێ بڵێ ماستەرم بەدەستێنا پاڵی لێ ئێمە یان دکتۆران بەدەستێنا ئەبێ بەردەوام خەریک بی بەڕاستی من هەر جگە لەوەش کە شەهادە بەدەستبێنی هەریک تاکێک لە ئێمە بۆ ئەوی خۆی بۆ بەرەو پێش با لە هەر لایەنێکەوە پێویستە هەموو ڕۆژە بخوێنێتەوە یعنی ئەبێ خوێندنەوە بکات بە خویەک ئەگەر هەر مەجالیشی نەبوو چارەکێک یعنی پێش خەوتن بێیان چارێکێک پێش هەستان کە عفو هەڵ ئەسێ لە خەو بەیانیان خوێنێتەوە پێم وایە زۆر باشە مامۆستاییان مامۆستا هودا ئێستاکە کێشەیەکی ترمان هەیە ئەوانەی کە بڕوانامە بەدەستێنن بۆ نمونە ئێستاکە من و تۆ با بڵین ماستەرێکمان خوێندووە و لە ئاستێکی ئەکادیمیا ئیشەکەین ئایا بەڕای تۆ یعنی چه عیبەیەکی تایە ئەگەر مامۆستایەکی زانکۆ بچێ لە بوارێکە دەورە بخوێنێ و شتێکی تازە فێر بێ ئایا هەست ناکەی کە زۆر جار ئەوانەی کە بڕوانامی بەرز بەدەستێنن خۆیان بە دوور ئەگرن بۆ نمونە نایانەوێ بچن شت بخوێنن نایانەوێ بچن بەشداری دەوراتکەن لەوەی پێیان عیبێ لەوەی وا بزانن مادەم ئەم ماستەری هەیە ئیتر خەڵک وا ئەزانن ئەمە عالمێکی زۆر گەورەیە و لە شخصیاتی ئێتە خوارەوە کە ئەگەر بڕوا لە شوێنە دەورەیەک بخوێنێ یا خەڵک بزانێت لە شوێنێک شتێک فێرە بێ مەسەلەن ئەم تەواضوعە کە لە کەسێکی وەکو جەناب تا هەیە ئایا تۆ هیچ زەرێک لەمە ئەەکەی کە ئەڕۆی مەسەلەن با مامۆسایەکی زانکۆبی بەڵام ئەچی لە شوێنە بەشداری دەورەیەکەکی شتێک ئەخوێنی شتێک فێرەبی ئایا هەست ناکەی کە زۆرێک لە مامۆسایانی تر ئەبوایە ئەوانی ژوایان کردایە نەک ئەوەی کە پێی عیب بێ ئایا چ کێشەیەکی تایە مەسەلەن ئەمە وەڵاهی مامۆستاییان پێم وایە ئەبێت ئێمە هەموو کات بەشداری ئەو خولانە بکەین ئەو دەورایانە بکەین کە ئەکرێتەوە یعنی هیچ عیبەیتیانە تۆ بتەوە خۆت با مامۆستای زانکۆبی با دکتۆر و پرۆفیسۆریش بی یعنی ئەبێ بچیت ئەو نەقسانەی خۆت لە چی هەتا بڕۆی بەشداری ئەو دەورانەکە ئیتر ئەو دەورەکە بڵێن هەچ کەسێکی ژێ کاتەوە با بڵێن ئەگەر تۆ پێت عیبێت ئەم کەسێکی کاتەوە یعنی لە دەرەوەی زانکۆ و نازام ئەمانە هیچ عیبەیتیان نابینم چونکە تۆ ئەتەوێت ئاستی خۆت بەرزکەیتەوە و هەروەها ئەو نەقسانەشی کە هەتا پڕیکەیتەوە بەڕای من شتێکی زۆر ئاساییە من خۆم هەچ دەورێک هەر خولێک لە هەر شوێنێک بێت پێم خۆشە بەشداریکەم بە تایبەتی ڕاستی ئۆنلاینەکان بۆ من زۆر گونجاوە ئەگەر ئەو کەسانی کە تۆزێ هەنێک کەس ئەڵێ بڵین ناتوانم تەعامل نازانم من دەورەی ئۆنلاین زۆر بەباشی ئەزانم چونکە هەم کاتت بۆ ئەگەڕێنێتەوە هەم لە ماڵەوەی یعنی ئەتوانیت لەو کاتەیە بەشداری دەورەکەی دوای ئەوە ئیشەکانی خۆت یەکسەرکەی یعنی من پێم وایە وەکو پێشنیارێکیش بۆ ئەو بەڕێزانەی کە شەهادەی بەرز بەدەستێنن و یعنی نایانەوێ بەشداریکەن لەبەر ئەوەی لە پێیان عیبەیە شتێن نەعشتی وانە ینی بەشداری دەورەکان بکەن شتێکی باشە بۆ بەرزکردنەوەی ئاستی خۆشیان هەر باشترە نازانم خۆم پێم باشە
دەستەکان خۆش بێ زۆر سپاس مامۆستا هودا نمونەت زۆر بێ خۆش بیشاڵا لەگەڵ ئێوەشە سەلامت بیەخوا ژی مامۆستایگەن مامۆستا بازیان وا بزانم کاگەحمەد شتێکی ما بوو پێمان بڵێ کاگەحمەد بەڕێستان ئامادەن بەڵێ مامۆستا گیان ببوورەوە کێشەیەک بۆ لە لای منەوە ساڵتم دێ بەڵێ گیان فەرموو باش مامۆستاگیان باسی ئەومان کرد کە زۆربەی کێشەی خوێندکاران لە قۆناغی ئامادەیەکانە خەڵی خوێندنە لە پاڵ ئەو کێشەیەشە زۆر جار خوێندکاران کێشەی کەمی تەرکیزیان هەیە باشە ئەگەر خوێندکاران بێن تەکنیکەکانی خێرا خوێندنەوە بخوێن و جێبەجێ بکەن تەرکیزیان هەم زیاترە بێ هەم توانای بەبیرهێنانەوە و توانای وەرگرتنی زانیاریشان باشترە بێ با نمونەیەک هێنەوە بۆ ئەمە بۆ نمونە تۆ لە ناو سیارەیەکەی بە خێرایی 20 کیلومتر لە ساعتێکە ڕێەکەی لەم مەجالەیە تۆ توانی بۆ نمونە تەجیلەکەیش پێ بکەی گوێ بۆ بگری لەگەڵ ئەو کەسی لە پەناتە گفتوگۆ بکەی ئەتوانی ئاو بخۆیتەوە ئەتوانی بۆ نمونە گڵۆ بە ڕۆژە بخۆی بەڵام ئەگەر تۆ خێرایەکە وردە و دەزیاد کرد بۆ 40 کیلومتر لە ساعتێکە لەوانەیە مەجای قسەکردن لەگەڵ ئەو کەسی پەناتە نامێنێ ئەگەر خێرایەکە زیاتر کەی بۆ 6 کیلومتر لە ساعتێکە لەوانەیە مەجالیەوە نەبێت کە شت بخۆیت و گوێ لە تەجیلەکە بگری ئەگەر بگەینێتە 100 کیلومتر لە ساعتێکە تەنها مەجای ئەوت ئەمێنێتەوە تەنها توانای تەرکیز پێی لەسەر ڕێگەکە بۆ ئەوەی سیاقەتەکە و بەباشی بکەیت و تووشی ڕووداوێت چۆن نەبی هەمە شتیش بۆ خوێندنەوە ڕاستە بۆ خوێندنیش ڕاستە ئەگەر تۆ بەخاوی بخوێنی زۆر جار تۆ خەیاڵ و باتەوە بۆ نمونە تۆ قەڵەمەکە و جاری وا هەیە خەیاڵ دەباتەوە جاری وا هەیە هەر شتێکە لە بەردەستای خەیاڵ دەباتەوە خەیاڵی ئەزمونێکی ڕابردوێتەوە مێشکت خەیاڵ دەباتەوە ئەگەر تۆ بە خێرایی بخوێنیتەوە هیچ مەجالێکە بۆم مەشغەڵەتە نامێنێتەوە ئەو شتانی کە مەشغوڵ دەکەن لە چوار دەورێ کە بە خێرایی خوێنێتەوە تەنها ئەو شتێک کە تەرکیزەکەی دەسەری خوێندنەکەتە و بۆ ئەو خوێندکارانی کە زۆر جار نەبەی بەرز بەدەست ناهێنن زۆر جار کێشەکان ئەوەیە باوەڕبەخۆبوونیان زۆر کەمە ئەگەر ئەم کەسانە بەڕای من ئەگەر خوێنەر بوونەوە ئەگەر ئەزمونێکیان هەبووە لە خوێندنەوە زۆر جار ئەو کەسی کە خوێنێتەوە جۆرێک لە باوەڕبەخۆبوونی بۆ زیاد دەبێت جۆرێک لە باوەڕبەخۆبوون لەم کەسایەتیە دروست دەبێت کە بۆ نمونە شتێکی وەکو خوێندن و ئیمتیحانکردن و دەرەجە بۆ هاتنەوە ئەو نە بە شتێکی قورس تەماشا ناکە نە بە ترسەوە لێی ناڕوانێ کە ئەم مایندسێتە گەورەی بۆ دروست بوو بە خوێندنەوە باوەڕی بەخۆی زیاترە بێ ئەنجا وەکو هەر شتێکی تر خوێندنەوە یاسا و ڕێسای خۆی هەیە بۆ نمونە یاری شەترەنج کۆمەڵێک یاسا و ڕێسا و تەکنیکی خۆی هەیە ئەگەر کەسێک لە تەکنیکەکانی نەزانێ بێ دەستکە بە یاریکردن ئەم کەسە ئەگەری زۆرە کە هەم تاقەت یاریەکەی نەمێنێ هەم حەزی لە یاریەکان نەبێ و ئەگەری زۆرە کە لە یاریەکەی شکست بێنێ هەماشتیش بۆ خوێندن و خوێندنەوە ڕاستە ئەگەر تو تەکنیکەکانی خوێندن و خوێندنەوە بەباشی بزانی زۆر جار حەزە بە خوێندن و خوێندنەوە زیاترە بێ حەزەکەی زیاتر بەردەوامی لەسەی زیاتر بەرەو پێش بچی بەڵام ئەگەر حەزە لێ نەبێ و ئەگەر تەکنیکەکان نەزانی و حەزە بۆی نامێنێ و ئەگەری شکستیش زیاترە بێ ئەنجا ئەم تەکنیکانش کە فێری بی زۆر جار خوێندکار لە پاڵەوەی کەسایەکانی ڕۆژانیەکە لەوانێ کاتی بۆ بمێنێتەوە ڕۆژانە کات بە خوێندنەوە داونێ لەوانێ بتوانێت لە پاڵەوەی کە 4 ساعت 5 ساعت خوێندنی خۆیەکە بۆ قوتابخانە ئەتوانێت لە ڕۆژەکە چارەکێک نیم ساعتێک دابنێت بۆ خوێندنەوەی خۆی و بۆ بەروپێشبردنی ئاستی خۆی و لە مەرحەلەکانی داهاتووش دوای قوتابخانە و لە مەرحەلەکانی زانکۆ و لە ئەگەر کەسە خوێندنی باڵا بخوێنێ خێرا خوێندنەوە تەکنیکەکانی زۆر یارمەتی دەرێ بێ ئینشاءڵڵا مامۆستاگیان من تەواو بووم دەستەکان خۆش بکات ئەحمەد زۆر سپاس زۆر مەمنون مامۆستا بازیان بەڕێستان بفەرمون دەست خۆش مامۆستاوات پێم خۆشە منیش چوارخولەکێک مامۆستا بەڕێزان خۆی لە مەجای خوێندنەوەیە ئێمە 5 بابەتمانێک کە فەقەڕاتی پشتی یعنی بە فەقەڕاتی خوێندنەوەدا دەندرێت زۆر فۆکسمان خستۆتە سەری هەر جاری هەر یەکێک لەم بابەتانە کە باسی دەکەین لق و پۆی بۆ زیاد دەکەین چەند لق و پۆی بۆ زیاد بکەیت تۆ خوێنەرێکی کاراتر دەبی لە خوێندنەوە یەکەم خێراییە ئێمە گەورەترین کێشەمان لە خوێندنەوەدا
ئەو 5 بابەتەی کە باسی دەکەم یعنی ئەزمموی نییە مامۆستا بتوانێت چارەسەری ئەم کێشەیە بکە بۆ منە قوتابیەک خاوە لە خوێندنەوە یعنی هەموو مامۆستای قوتابخانەیەکی لێ خڕکەوە ناتوانێت وای لێ بکە ئەگەر 100 وشە دەخوێنێتەوە ببێتە 102 وشە لە دقەیەکدا ئێمە دێین لە ڕێگای بەکارێنانی پەنجە بۆ نمونە لە ڕێگای بەکارێنانی پەنجە کە مناڵ یەکەم ڕۆژ دەسێتە قوتابخانە پەنجە بەکاردێن هەوڵ دەدەین تۆزێ لە خێرایەکەی زیاتر بێن دوایی لە ڕێگای ڕایەنانەکانی چاوە بەهێزکردنی ماسوکە ستونی و ئاسۆیەکان ئەمەش قۆناغێکی ترە بۆ بەهێزکردنی خێراییە دوایی لە ڕێگای کاتەوە کاتێکی کەمی بۆ دیاری دەکەین یاڵڵا تۆ خێرایی ئەو شتە تاوکە ئەو شتە ببینە هینیکە دوای ئەوە دین کار لەسەر تەرکیز دەکەین کە چۆن وا بکەین لە دقەیەک خوێندنەوە تۆ ئەگەر 20,000 خەیاڵت دەڕوە 15,000 خەیاڵت بڕوە 10,000 خەیاڵ هەموو ڕایەنانەکان لەسەر کتێبە تۆ ئازادی لەوەی کە ڕایەنان لەسەر کتێبێکی پۆلی 12 دەکەیان لەسەر کتێبێکی کۆلیژی شریعە دەکەیان خود لەسەر کتێبێکی زانستە سیاسیەکان دەکەیان لەسەر کتێبێک کە حەزی خۆتەوە خولیای خۆتەوە حەزەکەی بیخوێنیتەوە دوای ئەوە بەشی سێم تێگەیشتنە ئێمە زۆ بە وردی دوای ئەوەی کە تۆ خێراییت باش دەبێت تەرکیزت باش دەبێت دینە سەر تێگەیشتن خۆی گرنگترینشت لە مەجای تێگەیشتە ئێمە یەکەم جار تێگەیشتە شی دەکەینەوە جوان چۆنە و چۆن نییە و ینی کاتێک کەمە باسی تێگەیشتن دەگەین چۆن توانای بگەینە ئەو قۆناغەی کە لە نیەتی نووسەر بگەین لە کاتی خوێندنەوە نووسەر ئەوێت پامێک بگەێنێ لە گەیاندنی ئەو لەو کتێبە هەر لە سەرتاوە مامۆستا ئاوادیش لەسەرم بابەتە دەکە لە ڕێگای فۆتۆڕدینگ و بابەتانەوە کاتێک کە تۆ کتێبێک بەدەستەوە دەگری بۆ دەبێ من ئەو کتێبە بکڕم ئەو کتێبە چ پامێکی پێ بۆ من ئەو کتێبە چ شتێک لە ڕووی زانیاریەوە بۆ ئاسی معریفەی من زیاتەکە دوای ئەوە کە تێگەیشتنیشمان باش کرد ئێمە لە سەرتا فیدباجییانە وەردەگرین خێرایی تۆ چەندە ئاسی تێگەیشتنت چەندە لە ڕێگای کۆمەڵی پرسیارە و دوایی لە کۆتایی پرۆگرامەکە دووبارە ئەم فیدباگە وەردەگرینەوە بۆ ئەوی بزانین چ گۆڕانکارێکت بەسەردا تۆ هەموو بەڕێزان لێرە باسیەوەیان کرد خاڵی چوارەم بەیاد سپاردنی زانیاریێت چۆن لە دقەیەکدا شتێ بخوێنیت و خێرا زانیاریەکان بەیاد بسوێرە دوای خێرا قەڵەمەکەت هەڵ بگرە و بینوسەرەوەوانەی کە بەیاد خۆت هێناوە لە دوای ئەمەش ئێمە واز نایەنی کە تۆ خێرایەکەت گەیشتە دوو هێندە تەرکیز تێگەیشتنت دین چۆن بەرهەمدار بین لە خوێندنەوە چالاکێکی ئێستا لەگەڵ بەڕێزان ئەنجاممانداوە کە بەشێکن لە بەشداربووانی پرۆژێ خوێنەری بەرهەمدار ئەمانەوێت ئێمە ڕۆڵێکی ئاسانکار ببینین ئەوان ئێستا قسەیان هەبێ وردە ئەمە ببێتە بەشێک لەو چالاکیانێ من زۆر جار باسی ئەوە دەکەم مامۆستا ئاوات هەمجارەڵێ هەر بەرنامەیەکی تەلەڤیزیۆنی هەبوو بەڵام پەیوەندی بە پسپۆڕێکی خۆتان هەبوو دەزمانیان بەڕوویانەوە بەشدار بن دڵنیا بن ئەگەر ئێستاش نەبێت دوای چەند ساڵێکی تر ئەمە لەوانەیە ببێتە دەستکەوتێک بۆ ئێوە ئیتر من پێم وایە مەجای هەر خودی ئەو پرۆگرامە باوەڕ بکەن ئەم سێ گروپەی کە ڕۆی وە زۆر ئیسفادەمان لێ کردووە ینی باوەڕ بکە لەوانەیە 5 ساڵ پێش ئێستا کە بەردەوام کتێب و شتمان دەخوێندەوە لەسەر مەجالە بەڵ هەر توێژینەوە لە زانکۆی سەلاحەدین لە کە توێژنەوەکمان کرد لەگەڵ دکتۆر موعید لە گۆڤای زانکۆی ڕاپەڕین بڵاو کرایەوە کە لەوانەیە 100 زاران ئەمە ئەو توێژینەوەمان دووبارە کرد ئەو هەڵی تێدایە قوبوڵی ناکەن بەڵام بەقەدەر ئەم سێ پرۆگرامی ئیسفادەم لێ نەکرد لەبەر ئەوەی کە بەڕاستی تۆ پێویست لێرە بە تەکنەلۆژیا هەیە پێویست بەوە هەیە بەردەوام پاوەرپۆینتەکەت گۆڕی ڕاهێنانی نوێ زیادکەی بۆ پرۆگرامەکە تامەزۆرەی ئەوەی کە هەوڵ بدەی گروپی سێمت بەرهەمدارتر بێ لە گروپی دووەم گروپی چوارەمت باشتر بێ گروپی پێنجەمت باشتر بێ یعنی ئەمانە زۆر گرنگە هەوڵدەن لە دوای خوێندنەوە چالاکیتان نەبێت جات لە ڕێگای کارێکی خۆ بەخشێەوە ئێوە ئەوەی خوێندوتانەوە ئیکەنا گفتوگویەکی زانستی بۆ بەشداربووان بۆ بزانم لاڤەخانیش لێرێ پێی خۆش بوو لەسەر ئەمە قسە بکە ئەگەر مەجار هەبێ لاڤەخان دەست بەرزکەیتەوە تۆش وەبزانم ماوەیەک لەگەڵ گروپێکی خوێندنەوە هاوبەشیان هەبووە کاریان کردو بەیەکەوە ئەوژێکی بوو لە بەشداربووانمان لە خزمەتیان ئەگەر ئینشاڵڵا لاڤەخان ئەگەر دەست بەرزکەیتەوە وەبزانم بینیمی بەرچاوم کەوتی ئەگەر ماوی بەڵە خاتو لاڤە بەڕێستان فەرمونون خاتو لاڤە توان مایکەکەت کەیتەوە ئەمسانم لەگەسی کێشەی ئینتەرنێتی هەبێت دەرسی پێشوتیژە مشکلی هەبوو بەڕێزیان بەڵ مامۆستا بازیان ئێمە زۆر جار لە دنیای خوێندنەوە ڕوبەڕووی ئەوە بینەوە مەسەلەن ماوەیەک سار دەبینەوە دا ئەبڕێن یان جارێکی کە دەست پێەکەینەوە
من وا تێگەم وا ئەزانم کە پەیوەستبوون بە گروپی تایبەتی خوێندنەوە ئەو جەماعەتی کە حەزیان لە خوێندنەوەیە یاخود بۆ نمونە بەشداریکردن لە کۆرسێکی تایبەت بە خوێندنەوە ئەمانە وا ئەکا لە کەسەکە کە هەندێکی تری بۆ دروست ببێەوە هەوڵ بە لەسەر خوێندنەوەکەی بەردەوام بێ. ئێستا بۆ نمونە هەر ئەم دەورەی کە من و بەڕێستان دەرسیتیاڵینەوە یعنی لا ئیرادی جارێکی کە کاریگەری هەیە لەسەر خۆشمان ئەی ئەبێ چەندێک کاریگەری هەبێ لەسەر کەسێکە ئەیەوێ لێرەوە دەستکا بە خوێندنەوە وانە؟ ئەکید بە مامۆستای بەڕێز خۆی مامۆستای بەڕێز دەنگم هەیە کێشەم لێ دەنگم مەبزان بەڵێ سەوتی وازحە خاتولاڤە ئەڵێ میوتەکە لا ناچێ ڕاستیەکەی خاتولاڤە ئێمە ئیجازەمان ناوە کە تۆ ئەنمیوتیکەی کەواتە بێ خۆشە کلیکی لەسەرکەی بەستر جاری وا هەیە نازان دۆچێک کێشەیەک هەبێ لە مامۆستای بەڕێز لەوسی کێشێک لە کۆمپیوتەرەکەی مۆبایلەکەی شتێک هەبێ وڵی دەرسی پێشووتریژە و کێشەی هەبوو لامەخان خۆی مامۆستا ئەو پرسیاری بەڕێستان کردان یەک لە توێژینەوەکان ئاماژەی بۆ دەکرد کە ئێمە زیاتر لە 100 خومان هەیە لە سەری پرۆگرام بووین ئەم خوانە هەر یەکە و لە ڕێگەی خۆیەوە هۆکارە بۆی کێمە دوورکەوینەوە لە خوێندنەوە بێزار بین لە خوێندنەوە تەمبەڵی بکەین لە خوێندنەوە ینی هەر یەکێک لەم خوانە بۆ نمونەوانەی کە پێمان دەڵێن هەوڵ دەوشە وشە بخوێنیتەوە پەنجە بەکارمێنە لە کاتی خوێندنەوە بەدەنگەوە بخوێنەرەوە ئیتر کە هەوڵدا کە خوێنتەوە 100% لە بابەتەکە تێبگەیت ئیتر پێویست ناکە کاتێکە کتێبێک دەخوێنیتەوە پوختی بکەیتەوە یان مایند مەپی بۆ دروستکە هەرێکێک لەم بابەتانە مقەنەعاتم وایە ینی ڕێگە ئەوەی بەڕێزت ینی لەم ڕۆژانە لەگەڵ پێشکەشکاری قسەمە کردێک ئەیوت هەر بەرنامەیەکی تەلەڤیزیۆنی من 10 ڕۆژ دوای 10 ڕۆژ بەرنامەکە پێشکەش دەکەم بۆ ئەوەی کە ینی گرنگجوی دەم بخوێنەوە لەو 10 ڕۆژەدا بۆ نمونە بەرنامەیەک دانێم ئەبێت دوو کتێبە بخوێنەوە بۆ ئەوەی بابەتم پێبێ لەسەرەوە کە خوێنمەوە بۆ سوود ینی بۆ سوود ئەخوێنمەوە ئیتر یارمەتی دەرم دەبێت لەسەرەوەی کە بەردەوام بم بۆ ئەو مەجالە مامۆستا من تەجروبەیەکم هەیە ئەگەر ئاسایی بە باسی کەم بەڵێ مامۆستا گیان بۆ نە فەرموو مامۆستا پێشووتر ئەگەر بەبیرت بێ بەرنامەیەک گوتم بەرنامەیەکی پەروەردەی پێشکەش دەکەین ناوی بنێنی ئیتر بەڕێستان پێشنیاری ئەوەتان کرد پێتان باش بوو چەند ناوێک ماوەگرێک لەوانە پەروەردەیان پەرە پێدان پێگەیاندن ماوەیەکی زۆر حەزمە کرد لەسەر ئەو مەجالە بخوێنەوە منداڵ لەسکی دایکەوتی پێویستە تاوەکو تەمەنی هەرزەکاری و تەمەنی پێگەیشتوانە ئیتر کردمە پرۆپۆزەڵێک و پێشکەشی یەکێک لە کەناڵ ئاسمانیەکانم کردتم حەزەکەم لەسەر ئەمە بەرنامەی پێشکەش بکەم و زۆر بە وردی منداڵ لەسکی دایکەوتی پێویستەوە تاوان یعنی زیاتر لە 30 بۆ 40 کتێبم لەسەر ئەو مەجالە خوێندەوە هەر هەفتانە هەفتەی بەرنامەیەکمە بوو بۆ ماوەی ساڵێک بۆ ساڵێک و تقریبا 2 مانگ بەرنامەکانمان تاوا کرد ینی جگەلەوەی کە من بە ئامانجی خۆم گەیشتم لە ڕووی معریفیەوە باوەڕکە لە ڕووی مادیش خازانجێکی زۆر باشە بکرد لەو مەجالە زۆر جار ینی بە بەشداربوانی پرۆژە خوێنەری بەرهەمدار ئەڵێم دوای ئەوەی کەەوە فێری ئەو بووم بخوێنەوە زیاتر لە 100 کتێبتان لەسەر پسپۆرەکەی خۆتان خوێندەوەیتر وردە فێری ئەو بن دیراسە بکەن تۆ ئەگەر لە مەجای بۆ نمونە توێژەرێکی بۆ نمونە وەرە دیراسەیە لەسەرەوە بکە قوتابی بۆ حەزی لە خوێندن نیە ئێستا بەپێی توێژینەوەکان 100 قوتابی بۆ 8 حەزی لە خوێندن نییە ئیتر وەرە تۆ چەندین کتێب لەسەر مەجالە بخوێنەوە بڕۆ لای قوتابخانەیەکی ئەهلی پێی بڵێ من دەمەوێت دیراسەیەک لەسەرەوە بکەم دوای بیکەمە کتێب و ئایا تۆ ئامادەی سپۆنسەری ئەو بکەیت باوەڕ بکە دەیان قوتابخانەی ئەهلی هەیە بە 10 وەرەقە تا 20 وەرەقە ئامادەی سپۆنسەری ئەو شتانە بکە ئیتر ئەمە ئەبێ خۆت بە شوێنی دا بکڕێ ئەمە ئەم لایەنە مادیەوا دەکات تۆ بەردەوام بی لەسەرەوەی کە دەیان و ینی 20 کتێب لەسەرەوە مەجالە بخوێن تۆ لەبەرەوەی تەواو کەوتیتەوە مووقیفێک خۆی سەدەبێ ئیشەکە تەواو بکەیت منم ڕێگەیانم پێڕێی دروستە ینی هەوڵ بدەیت پاڵنەرێک بۆ خۆت دروست بکەیت بۆ ئەوەی کە یارمەتیت بدات لەسەر ئامانجیش دیاریکەی بۆ منە لە ماوەی ئەو ساڵە خۆش بێ زۆر ڕاست دەست خۆش مامۆستا بازیان وەڵا ڕاستەکەی لێرەوە من شتێک بەو بەڕێزانە بڵێم کە ئێستاکە ئامادەن و گوێن لێمانە خۆشەویستان بەبێ گوێدانە تەمەن بەبێ گوێدانە بڕوانامە بەبێ گوێدانە ئاستی خۆت هەر کەسێک
هەر کەسێک هەوڵ بە زمانەکەی باش بکات ئیتر کوردیە لە هەمان کاتا بۆ نمونە تۆ عەرەبیەکەت باشکەی یا ئینگلیزیەکەت باشکەی یا فارسیەکەت ئەلموهیم زمانەکەت باشکی بتوانانی مطالعی پێ بکەین پاشان ئەگەر زۆر لانەی یعنی بۆ نمونە بوارێ بگری جارجارە ئەکرێ کتێبێکی لە دەرەوە بخوێنیتەوە بۆ نمونە ئەکرێ ڕۆژێک ڕۆمانێک بخوێنیتەوە ئەکرێ ڕۆژێک بۆ نمونە دیوانی شاعیرە بخوێنیتەوە ئەکرێ ڕۆژێک بۆ نمونە کتێبێکی ئاینی بخوێنیتەوە بەڵام بوارێک کە دیاری ئەەکەی بۆ خۆدووە پێت گرنگە ئەگەر لەسەر ئەمە بەردەوام بی هەرواز نەهێنی بەردەوام بی دڵنیا بە ڕۆژێ ئەگیتە شتێک هەموو کۆمەڵگە پێویستی بێتە یعنی ئەم ڕاستیە بەجددی لە من وەربگرن ئێستا هیواتان هەیە گەنجێکە تەلەبی جامیعەیە یان تازە زانکۆی تەواو کردو تۆ وەرە لە ئەمڕۆ کە ساڵی 2020 سەرەتای 2025 تا ساڵی 2035 10 ساڵ وەرە لە ماوەی ئەم 10 ساڵە بکەرە سەر یەک مۆزۆع بۆ نمونە خودی بابەتە لە ناو دەرونزانیە یا کۆمەڵناسیە یا بواری بزنس و بازرگانیە یان بواری پەرەپێدانە هەر بوارێ بگرە بەڵام واز لەو بوارە مەهێنە ئەگەر تۆ هەموو هەفتەیەک هەبوو هەوڵ بی کتێبێت تەواوکە یا 2 هەفتە جارێک کتێبێت تەواوکە هەر وازنێنی دڵنیا بە 10 ساڵی تر کۆمەلگا لەو بوارە زۆر پێویستی بێتەوە تۆ ئەتوانی خزمەتێکی گەورە بکە ئیتر ئەمە با من وەکو مژدەیەک بە هەمووتانی بڵێم سەردەمی شەهادە بەسەر چووە من کە ئەم قسەیە ئەەکەم تەمەنێ خەریکی خوێندن بوو وەرە سەرەتایی تەواوکە ناوەندی تەواوکە دوا ناوەندی تەواوکە پەیمانگا زانکۆ ماستەر یعنی تەمەنێ خەریکی خوێندنەوە بوو باشە و شەهادەم تیا بەدەستێناوە چەندین دەورات ئەم سەر ئەو سەر بەڵام ڕاستیتان پێ بڵێم ئێمە خەریکە ئەگەینە لێواری ئەوەی کە ئەگەر شەهادەکەت شارەزاییەکی قوڵی لەگەڵان نەبێ ئەم شەهادەیە هیچ ئیسفادەیەکی تەنها بارێکە لەسەر شانت یعنی من ئەڵێم شەهادە شتێکی زۆر باشە بەڵام بەڕاستی شەهادە بۆ کەسێ باشە ئەهلی کتێب خوێندنەوە بێت من قەناعەتم وایە هەر کەسێک بخوێنێتەوە شەهادە بەدەست بێنێ لی جوانە و هەر کەسێ شەهادە بەدەست بێنێ نەخوێنێتەوە نەک لی جوان نییە بارێکە بەسەرشانیەوە عیبەیەکە بەسەرشانیەوە و هەرگیزەوە عیبەیە پاک نابێتەوە ئیلا بە بەدەستهێنانی عیلم نەبێ جارێکی تر جا ئێمە بەرەو سەردەمێک ئەڕۆین ئەگەر شارەزایی و لێهاتوویەکی زۆرت هەبێ زۆر بە ئاسانی شوێنی خۆتەکەیتەوە و ئەتوانی ئامانجە گەورەکانت بپێش ئەگەر ئەوە نەکەی یعنی سەردەمێک گێتە پێشەوە نەواستە نەشەهادە نەناسراوی و خزمایەتی و هیچ شتێک دادت نایەت کەواتە لە ئەمڕۆوە تۆزێ استراتیژیانە بیری لێکەرەوە چکە خوێندنەوە سەبریەوە خوێندنەوە تەحەمولیەوە یعنی تۆ ئەبێ دانیشی بخوێنیتەوە بەڵام نابێ هەدەفەکانت بچووک بن بۆ نمونە من لە بواری سایکۆلۆژی و لە بواری بەڕێوەبردن من دەوراتم هەیە یعنی هەم لە بوارە سایکۆلۆژیەکان دەرسەڵێمەوە هەم لە بوارەکانی بزنس و مانیجمنت دەرسەڵێمەوە لە ڕاستیە ئەمە بەرهەمی شەهادە نییە ئەمە بەرهەمی ئەوەیە کە ساڵانێکی زۆر ئەم کتێبە خوێنیتەوە ئەچی بۆ کتێبێکی تر ئەچی بۆ کتێبێکی تر ئەچی بۆ کتێبێکی تر و واز ناهێنی ڕۆژێکێت تۆ ئەتوانی لەو وارە خزمەتکی شتێکی زۆر جوان پێشکەشتی و شتێک ئەتوانی پێشکەشتی کە خەڵک زۆر پێویستی پێێتی یعنی ئێستاکە من بە گەنجێگەڵم تۆ وەرە لەسەر بواری زیرەکی دەستکرد بۆ نمونە مطالعە بکە تۆ با ئەو کەسەبی 500 کتێبت لەسەر زیرەکی دەستکرد خوێند بێتەوە کێ چ خاوەن بڕوانامەیەک ڕووی هەیە قسە لە قسەی توا بکە چ خاوەن پۆستێک ڕووی هەیە قسە لە قسەی توا بکە بۆ لەبەرەوەی ئەو 4 کتێبی نەخوێندێتەوە لەو بوارە 5 نەخوێندێتەوە لەو بوارە هیچ شتێک دادی نایە بۆ نمونە تۆ با بڵین شارەزایەکی بواری زانستە شەرعیەکان ئاتۆ بڕۆ 500 کتێب لەسەر زەکات بخوێنەرەوە لەسەر ئینفاق و زەکات و بۆ نمونە
فقهی معاملات و ئەمانە بخوێنەرەوە هەر 500 کتێب من زۆر ناڵم 500 کتێب بخوێنەرەوە هیچ مامۆسایەکی ئاینی ڕووی هەیە قسە لە قسەی توا بکات و بڵێ وەڵا ئەم مامەڵەیە حەڵاڵە ئەمە حرامەیە بێ و مناقەشە لەگەڵ توا بکە نایکە چونکە بۆ هەموو شارەزایەکەی 2 کتێبی خوێندووە 3 کتێبی خوێندووە لەو وارە لەبەرەوەی ئێستاکە وای لێ هاتووە تۆ ئەبێت دنیایشت بخوێنی و دنیاشت بزانی بۆ نمونە تۆ کە ئەچی با بڵین هەر زانستێک هەڵەبژێری با بۆ نمونە بڵین بواری کارگێڕی و بەڕێوەبردن تۆ بەڕێوەبردنی سەرچاوی مرۆییات بەڕێوەبردنی بازار سازیە بەڕێوەبردنی هێزی فرۆشە بەڕێوەبردنی معریفەیە یعنی تۆ بیردۆزەکانیەتی مێژوەکەیەتی شێوازی توێژینەوەیە مەسەرەن بەڕێوەبردنی استراتیژیە تۆ یەیتە ناو دنیایەک بە سەدان سەرمەوزوع و هەریکان تۆ یەکێک لەو عیلمانە بێنە 100 کتێبی لەسەر بخوێن ئیلا تۆ ئەبیتە پێشڕە و لەو بوارە کەواتە ئێستاکە خەڵکانێک هەن لە بوارێکا کە قسەکەن هەمووی حسابیان بۆکان گوێن لێگرێ کاتێک لە بوارێکا کتێبە نووسن هەمووی هەوڵیا و کتێبە بخوێنێتەوە کاتێک لە بوارێکا کۆرسێکەڵێتەوە هەمووی ئێوە بڕوا لە یا بەشدار بێ بۆ لەبەری ئەم کەسە تەرکیزی لەسەر ئەو مۆزوعە بووە بۆ ماوەیەک و ئەو ماوەیەش نابێ ماوەیەکی کورت بێ واتە من ئەگەر بە پەلەپەل بڕۆم دنیای کتێب بخوێنەوە لەسەر مۆزوعێک لە ماوەی ساڵەکان من نابم بە پسپۆڕ لەو بوارە بەڕێزان چونکە پسپۆڕی ئەوە نییە کۆمەڵێ معلومات لە بەرکی ئەبێت تۆ ساڵانێک جاری وایە پیاسەیەک ئەەکەی هەمان مۆزوع ئەبێ بە کێشە بیری لەکەیتەوە جاری وایە نانەخۆی ئەو مۆزوعەت بیرەکەوێتەوە بیری لەکەیتەوە جاری وا هەیە لە شوێنێکا فکرەیەکە بۆیە مەشغوڵی ئیشێکیت بەس مۆزوعەکە چییە؟ مۆزوعەکە ئەوەیە تۆ 7 ساڵ 9 ساڵ 10 ساڵ ئێستا من بەڕێزان کورسی زۆر جۆرا جۆرم هەیە وەلەوە ئەچێ خەڵکانە لە دوورە بڵن ئەرێ باشە ئەم کۆرسە لەگەڵ ئەم کۆرسە 2 اختصاصی زۆر دوورن بۆ یەک نەفەرەیڵێتەوە من لە هیچ مۆزوعێکە ئامادە نیم کۆرس بڵێمەوە ئەگەر 10 ساڵ لەو بوارە مطالعەم نەکردبێ و لەسەری بەردەوام نەبوو 10 ساڵ کەمتر ناڵێن چکە بە دڵنیایی بۆ نمونە ئەگەر کۆرسێکی سایکۆلۆژی پێشکەشەکەم نزیکەی 20 ساڵ ئیشم تیا کردو ئەگەر کۆرسێک لە بواری مانیجمنت ئیشی تیاکەم نزیکەی 10 ساڵ من مطالعەم تیا کردو بە دوایە ڕۆشت ئەگەر تۆ 10 ساڵ لەسەر شتێ بەردەوام بووی زۆر ڕووسوری زۆر باوەڕ بەخۆبوونت هەیە و زۆریش بەباشی ئەتوانی خزمەت بکەی لەو بارە بۆیە هیوادارم بەڕێزان هەمووتان لەمڕۆوە زۆر بەجددی خەریکی خوێندنەوە بن بەڕێزان بابەتەکە زۆر گرنگە و قسەی زیاتر هەڵ ئەگرێ ئەڵێ چۆن مێشک نەڕوە مەبەستی تەرکیزە وەڵا ڕاستێکی کۆمەڵی ڤیدۆم لە یوتیوب داناوە لەو بارە لەوە چێ کاتەکەمان ئەوە نییە کە دانیشین لەسەر و مۆزوع گرنگانەی تر قسە بکەین بەڵام ئینشاءڵڵا هەوڵین ئەم شێوازی گفتوگۆی کراوە و وێبینارانە ئینشاءڵڵا بەردەوامەکەین و لە خزمەتتان قسور معفوکە ئەگەر کاگمالیکی ژوعدمان پێدا بۆ قسە بکە ئەگەر دوو دقە وەڵا لە خزمەتی ئابین هەر کەسێ بەڵێ کاگمالیک دەست خۆش کاگمالیک بەڕێستان فەرموون کاگمالی گەتوانی مایکەکەت بکەیتەوە بەڕێزان سایت و یوتیوب و هەموو پەیجەکانمان ناوی ئاوات ئەکادیمیە AWAT ئەکادیمیش بە ئینگلیزی ئەنووسی ئێستاکەش لینکەکانتان لە چاتەکە بۆ دائنێم کاگمالیجان مایکەکەت کراوەتەوە بەڕێستان وەڵاو سازیان و حەزم کردەوە بەڕێزی ئەو پێشنیارایی خۆت تەواو گەینجام قسە لە خزمەتتان فەرموو سەلامەتی دەستان خۆش ئوستازیان سپاس و پێزانینم هەیە بۆتان هەمیشە بەڕاستی ئێوە توانیتانە تا ڕادێکی زۆر یعنی خۆشەویستی خۆتان لە ناو کۆمەڵگە جێ بکەنەوە ئەمە مای دەستخۆشی بۆ ئێمە سەلامەت بێ ئەلحەمدولیلا و ناسینی ئێمەش بۆ ئێوە ئەو پەڕی زیاتر دڵخۆشیە وەڵا ڕاستی من پێم خۆش بوو ئەو کاتش لەگەڵ ماسە بازیانە قسەمان کرد دەربارەی ئەوەی کە ئەم پرۆسەیەکە چۆنە ڕوا بەڵام تر قەدەری ئیلای وا بوو ئەوە ڕێک نەکەوت پێم خۆشە بەڕێزان یعنی بۆ ئەوەی کە ئەم بەرنامە بناسن بە تایبەتی لە بواری خوێندنەوەدا یەکەم جار تێستێکی کەمی خۆیان بکەن بزانن شێوازی خوێنوان خۆیان چۆنە لەگەڵ کاتێکە کتێبەکە خوێندنەوە بزانە ئایا کاتێککە تێن بەشداری ئەم پرۆگرامە ئەەکەن ئەو کاتە بە ئاسانی ئەتوانن سوودەکانی خۆیان یعنی بەچای خۆیان ببینن بەڕاستی من ئەوەی کە زۆر سەرنجی ڕاکێشان بە تایبەتی هەم لە خوێنەری بەرهەم وەزایدەن هەم لە چالاکردنەوەی مەشق یادگە یعنی ئەوە بوو کە
عفوا گیان فەرموو. بەڕاستی شەرمنی یەکێک بوو لەو شانەی کە من زۆر شەرمە ئێسش بۆن لەگەڵ بەڕێستا قساکەم یعنی تۆزێکی تیا مابێ بەڵام بە تایبەتی لایانی ڕەوانبێژی ئەو شتانە یعنی من زۆر ئیسفادەم لەکرد بۆ قسەکردنەوە شتانە و یەک شتیش کە زۆر بەلامەوە ئەوە بوو یعنی ئینسان وا ئەکا لەم پرۆگرامانە توانە شاراوەکانی خۆی بدۆزیێتەوە یعنی بەڕاستی ئێمە هەنێک جار بە شێوازێک ماوەڕە لەگەڵ خودی خۆمانە ئەەکەین کە لە توانامان نەبێ ئەو شتێک کە ئەمانەیە بەدەستی بێنین بەڵام پێێنێنەوە ئەو بوارەوە کاتێک ئەگەڕێن بە دوایە و ڕێگەکانمان بۆ ئاسانە بێ و لە ڕێگەی ئەو پرۆگرامانەی کە ئێوە بۆ ئێمەتان داناوە ئێمە بەژاریمان کرۆ ڕایانانەکەین ڕۆژانە زیاتر دڵخۆشە بووین چونکە ئێمە چاوەڕێ ئەومان نەکرد لە خۆمان بەڵام ئەلحەمدولیلا کە ئێمە پێگەین یان ئێمە شتێکە بۆ خۆی مای دڵخۆشیە بۆیە من یعنی دایمە دڵخۆشم بۆ شتانێکە بۆنە بەڕێستان وێبنارەکەن یان بەرنامێکتانێ پێم خۆشە یعنی بە هەموو بەش کەسێکە ئەوێ بەژاریکە بۆ پەڕی نەفەسێکەوە یعنی بە ئامانجێکی گەورەترەوە یعنی بەژاری کات بۆ ئەوەی کە قەدر و قیمەتی ئەودا ببەرن نازەم ئەو سەوت ئەداتەوە سەلامەت بیاخوا ئەوە وڵای داوای یوتیوبەکەیان لێکردم کە کلیکم لەسەر کردلەوە چێ ئەوە بێ دەستەکان خۆشە ینی ئینسان لەم پرۆگرامانە بەڕاستی غێری ئەوەی کە سوودێکی زۆر وەرەگرێ دڵنیا یەکەمەوە کە هیچ کەسێک بە زیان نایەتە دەرەوە لێ ئەوەی کە بەژاری کرد بێت لە پرۆگرامی ئەوە تەکادی وەکو خودی خۆم یعنی ئەلحەمدولیلاوە بەژاریم کرۆ لە چەندین کە یعنی سپاس بۆخوا ئیسفادێکی زۆرم لێکرەوە توانیشمە تا ڕادەیەکی باش لەگەڵ تەلەبەکانما بۆ منە پێم وتوتمە ئەگەر ئەتەوێت سعیبکەی بەم شێوازە بیکە یان لۆچە ڕەنگە سەرەتا بۆی تۆزێ قرس بێ بەڵام دوواکە ڕایانانی کردووە وتیتی مامۆستا وەڵای ئەلحەمدولیلا ئێستا باشن دوتم سپاس بۆخوا بەڵام یەک پرسیاری بچوو وەڵام مامۆستا ئاوا عەفوون کە ئەوە ئێستا ئینشاءڵڵا بەتەمام ئەوەی NLP-یەکە بەتەمام ئێستا ممارەسە لەسەر ئەوەی NLP لەگەڵ مامۆستا بازیان شەوەڵا ئاماژەیەکمان پێدا پێم خۆش بوو تێبینی بەڕێز سەرنجی بەڕێز چییە وەکو پێم بڵێ ئەوەی کە دەست پێ بکەم و بەردەوام لەسەری سەلامت بیاخوا خۆی لە ڕاستیە گرینگە کاتێک کە مرۆڤ ئەچێ زانستێک یا بوارێک یا معریفەیەک یا هوەرێک ئەوێ فێر بێ لێ ڕوون بێ کە دەرەنجامەکەی ئەم شتە چییە بۆ نمونە تۆ کاتێک دەتەوێ ئەو مەبەستم کە NLP باسی ئەو NLP-یەکەم کە من وتومەتەوە بەڕێزان چونکە ئەکرێ خەڵکانێک بە ناوی NLP-ەوە شتی نوع و خرافات و شتیان وتبێتەوە من مەسئول نیم لە هیچ کەسێک کە بە ناوی NLP-ەوە شتی وتوێتەوە من کە لە سەرچاوە زانستیەکانی خودی NLP-ەوە کۆرسی NLP وتوێتەوە لە ڕاستیە NLP بۆ ئەوەیە کە تۆ بتوانی سەرکەوتوبی و بە هەوڵێکی ڕێکوپێک بە هەوڵێکی کەم ئەنجامێکی گەورە بەدەستبێنی ئەگەر تۆ ڕۆشتی NLP خوێند ئامانجەکەت لێ ڕوون بوو کە تۆ شارەزایید لە NLP ئەتوانێ بتکاتە مرۆڤێکی سەرکەوتوو بەختەوەر ئەوە بە دڵنیایی خوێندنی NLP ئەتوانێ ژیانی تۆ بگۆڕێەوە تۆ زۆر ئیسفادەی لێ بکەیت چونکە NLP هەندێک گەڵێن هوەرە هەندێک گەڵێن زانستە هەندێک گەڵێن خورافات و سیدۆسانسە بەڵام لە ڕاستیە NLP ئەکرێ بیرۆکەی فەلسەفی تیاابێ بەڵام NLP شتێکی کرداریە واتە تۆ فێرەبی ئاوا بکەی لە پەیوەندیەکان تا سەرکەوتووە بی ئاوا بکەی باری دەرونیت باشترە بێ ئاوا بکەی واتە هەموو شتێکی عملیە لەبەرەوەم ئەگەر بەو شێوازە دەست پێ بکەی کە بتەوێ مرۆڤێکی سەرکەوتوبی ئەوە ئەتوانین بڵین NLP ئەو هوەرەیە تۆ ئەکاتە کەسێکی سەرکەوتوو لە ڕێگەی ئەوەی کە ئەتکاتە کەسێک کە لە پەیوەندیەکان تا سەرکەوتوبی چونکە بەپی ئەو توێژینەوەی کە من کردومە لە دەیان توێژینەوەوە کە لە وڵاتی جۆراوجۆ لەسەر NLP کراوە هاتوون سەیرەکەم تەنها شتێکە لە NLP زۆر دقیقە و توێژینەوەکان پشتی یعنی ئەگرن پاڵپشتی ئەەکەن بریتە لەوەی کە NLP تەکنیکێکی کاریگەری پەیوەندی لەگەڵ خۆت پەیوەندی لەگەڵ بەرامبەرەکەت پەیوەندی لە مامۆستایەتە پەیوەندی لە فێربوونە پەیوەندی لە چارەسەری نەخۆشی نەفسیە پەیوەندی لە بواری کار و بازرگانیە جا ئەمڕۆ ئەوەی ڕۆلی سەرەکی ئەبینە لە سەرکەوتنە خودی پەیوەندیە کەواتە ئینشاءڵڵا بەو نیەتەوە هەوڵ بە فێربە کە لەمە دووە نەتیجەی باشتر بەدەست بهێنیت دەست خۆشی ئوستازیان حەزەتمدان سپاس بۆ سەلامەت بی سەرکەوتوبی مامۆستای بەڕێزە من
دانێشی ترم بەرچاو دەکەوێت پێم باشە گەر ئەویش سمعافکە لەو ئاخیرەی بەلای منەوە بەڕاستی گەوهرێکە هەفرێسخان یەکێکە لەوانەی کە ئەندازیارە لە بواری کوشتتوکاڵ بیرۆکەی زۆر جوانی هەیە لە مەجای بیرۆکەی داهێنەرانە پێم خۆشە وعدمان پێدا لە خزمەت یاین ئەوە مایکەکەیمان کردەوە بەڕێزیان دەتوانێت بفەرمێ فەرموو هەفرێسخان پێمان خۆشە سەرەتا هەر لەسەرەوە قسە بکەی بڕێستان زۆر بە توێژینەوە خەریکن باشە توێژینەوە کەشتان پێمە توێژینەوەیکی نمونەیە نەکار لە کوردستان ئەگەر خۆت ئاوە دقەیەک باسی بکەیت دواتریش ئەکریم جۆرە پرۆژانە یارمەتیمامدا بۆ توێژینەوە چونکە توێژینەوە پێویستی بە لایەنیشی ئەکادمی زۆر بەرزێ هەم لە نووسین هەم لە شێوازی دانان ڕیزکردن و دیراسەکردنێکی وەردەکەی هاوکارێکی باش بێم جۆرە پرۆژەمە بەڕێزیان بەشداربووی گروپی دووەمی پرۆژەی خوێنەری بەرهەمدارن کاک ئەحمەدی شەرباماشی و کاک مالیکیش کە ئێستا قسەیان کردوانە ئێستا پرۆگرامەکەیان تەواو کرد و قسەش لەسەرەوەی بکەن دوای دابڕانتان لەم پرۆژەیە پەیوەندیتان چۆنە لەگەڵ خوێندنەوە ئەو کاتتان باش هەرچەندە من تەندروستیم زۆر باش نییە بەڵام هەر پێم باش بوو بەشدار بم چکە بە جەنابتم گوتو بوو ئیشاڵڵا بەشدار دەبم سڵاو مامسا ئەوە چۆنی سەحاتت ئەحواڵت یا ڕەبی هەموو لایەکەر باش بن دەکەم زۆر مەمنون خۆشحاڵین لە خزمەتتان فەرموو پێشەوەی بێمە سوودی ئەو ڕاهێنانەی چ سوودێکی بۆ من هەبوو دەمەوێ باسی نمونەیەکی زیندوو بکەم کە هەر ئێستا قسەکانی مامۆستا ئاوا دەسەلمێنم فعلەن ئەمن نمونەیەکم کاتێک ئەزمونت هەبێ ئەتوانی لە پرۆفیسۆر گەورەتر بێ ئەتوانی شتی فەوقە الخەیال بکەیت مامۆستا ئاوات من دوای 14 ساڵ خوێندن بەجێهێشتە چکە کچی گەورە بووم یارمەتی دایکمەدا مناڵەکان لەگەڵ بەخێوە کرد ئیتر باغێکمان هەبوو مەشتەلێکم لەناو دروست کرد حەزم لە گوڵ و ئەو بابتانە بوو بە پێی زەمن ئەزمونێکی زۆر گەورەی زراعیم دروست کرد ئێوتم باشە من ئەو شتە هەمووی ئەزانم لە زراعەت بۆ نەچمە زانکۆ کە چوومە زانکۆ ئێستا من الحەمدولillah لە زانکۆی سەلاحەدینم لە ئەندازیاری کشت و کاڵی زانکۆی سەلاحەدین دەخوێنم هەر ئەو قسانەی جەنابەت کە تازە باست کرد بڕوا بکە کە قساکەم پرۆفیسۆر ناتوانێت بە من بڵێ وای هەر ناتوانێت هەنجەت بگرێ هەر ئەڵێ نمونەیەکی گەورەی بۆچوونێکی سەر ینی بۆچوونێکی خۆمم هەبوو لەسەر ئەو کێشانەی کە ئێستا لە جیهان ڕۆ ئەدەن تێکچوونی کەش و هەوا قەیرانی خۆراک تێکچوونی ژینگە وتم باشە ئێمە بۆ پێویستیمان بە ئاو بێ کاتێک ئەڵێن ئاو نامینێ و ژینگە تێکەچ بۆچی ئێمە پشت بە ڕێگێک نەبەستین کە زۆر بەتوانای بۆ نمونە ڕێگە دێمەکان توێژینەوەکەی من ئیشکردنە لەسەر کشت و کاڵکردن بەبێ ئاو یاخود کشت و کاڵکردن بەبێ سیستەمی ئاودێریدا بنێن ینی هەر پشت بە ئاوی باران ئەبەستێ ئەگەر ڕێژێکی زۆر کەمیش ببارێ سیستەمێکی زۆر جوانە لە 3 پارت پێک دێ 200 خاڵ هەڵ ئەبژێرم بەپێی داواکاری بەحسەکە بۆ نمونە بەرزی لە ئاستی دەریا و ڕێژەی بەفر و باران و ئەم بابەتانە 195 میوە بە شێوازی دێم ئەتوانم بەرهەمی بێنم 10 ساڵم پێ ئەچێت تا من ئەتوانم قەبارەی میوە دێمەکە گەورە بکەم بەقەت قەبارەی میوە ئاودێریەکە ئیجا چ بە ڕێگەی تەڵقیحاتی دارەکە یاخود بە ڕێگەی موتوربە ئەمە 100% سەرکەوتو ئەبێ پارتی دووەم ئەوەیە ئەو دارانە زۆر بڕوێنین دارستانی گەورە دروست بکەین لەو دارانەی کە گران بەهانە بۆ نمونە داری فستوقا داری عودا کۆمەڵێک داری زۆر گران بەهامان هەیە ئەتوانین ئەو دارانە بڕوێنین سماقە جێوژە قەزوانە کە هەر لە تەڕی تا ئەگاتە دارێکی کە بنێشتی لێ دروست ئەکرێ هەموو ئەو دارانەی کە باسی ئەەکەم کە سەدان دارن ڕەنگە ئێستا نەتوان باسی هەمووی بکەم ئەتوانین تەڵقیحیشی بکەین لە ڕێگەکانیشەوە دومبەڵانمان بداتێ بۆ شێوەیە ئاسانتر ئەتوانم هەم ڕوبەر و قێرانی خۆراک جیهانی بمەوە هەمیش ژینگەی خۆم بپارێزم بە دارێک کە دەتوانێت بەرگەی وشکە ساڵی گەرما سەرما نەخۆشی تەنانەت کیمیاش جۆرێک لە کیمیاش بگرێ سەپۆرتی من ئەوە بوو کە یەکێک من ڕێگێک هەڵبژێرم بەتوانابێ دواتر خاکێک دروست بکەم کە ئەو بەکتریا و کرمانە بۆ خاکەکە زیاد بکەم کە سەپۆرتی دارەکە ئەکەن دارەکە بەرگە بگرێتن و شێوازە ئەندازیاریەکمان هەیە هەر کۆن
لە کوردستان ئەو ڕێیان گرتو دەبەر بۆ چاندن دارەکە خۆی ئاودێری ئەکە ئاوی باران بۆ خۆی کۆ ئەکاتەوە ئەو ئاوەش ئەمێنێتەوە لە بندارەکە خۆی ئاودێری ئەکە و ئەو دارستانە کە دەڵێم گرانبەهای ڕەنگە 600 هکتار زەوی بێ هەمووی فستق بێ هەمووی قەزوان بێ هەمووی داری عود بێ کە گوڵاوی لێ دروست ئەکرێ سەدان ئەو دارانەی کە بۆ پیشەسازی جیاواز بەکاردن هەمویان ئەتوانین بە جۆرێک بێڕوێنین سەدان ساڵی دی بمێنێنەوە ئەوە ئەبێتە دامەزراندنی حەزارەتێکی کشت و کاڵی زۆر گرنگە من ئەزمونم هەبێ اینجا کارێک بکەم ئەزمون دروستکردن ئەم خۆم تازە نمونەیەکم کە جەنابەت باست کرد فعلەن وایە ئەزمون زۆر گرنگە بە نسبەت با بڵێن چ سوودێکم لە دەورەکە بینی کێشەیەکیشم هەیە داوا یارمەتی لە جەناب دەکەم ماسە ئاوات بەر لەوە بێمە سەر کێشەکەم تەرکیزکردن زۆر سپاس دەکەم زۆر باسی تەرکیزت کرد تەرکیز کە چۆن تەرکیزکەم کاتێک ڕۆمانێک ئەخوێنمەوە بچمە ناو شەڕەکە بچمە ناو جیهانەکە خەیاڵ دروستکەم ئەو ڕۆژە 2 ڕۆژ پێش ئێستا لەسەر جین ئەمان خوێن جینات اینجا لە کرۆمۆسۆم دەستمان پێ ئەکرد ئەچوونە خوارەوە مامۆستا قەڵەمەکەی بەرز کردەوە وتی وای دانێن ئەمە کرۆمۆسۆمە ئێمەش واماندانە کە ئەمە کرۆمۆسۆمە لە دەستی چی تایە ئەمنیش وتم مامۆستا DNA وتی نەخێر حبری تایە وتی وڵای عەفیە تۆ زۆر چوویتە مۆزوعەکە زۆر بەجددی وەرگرتە یعنی ئەو نمونەی کە ئەو باسی دەکرد من چوو بوومە ناو بابەتەکە ئەیویست بڵێ کرۆمۆسۆم گەورەترە یان DNA کە DNA لە کرۆمۆسۆم گەورەترە بەڵام لە ناو کرۆمۆسۆمە زۆر گرنگە ئەوە نمونەیەکی تەرکیز بوو وتی تۆ بۆ ئەوە نەئەچی ینی من قەڵەم بەرز ئەەکەمەوە ئەڵێم چیتیا تۆ بۆ ئەڵی کرۆمۆسۆمی DNA تیا وتم ئاخر تۆ وتت ئەمە کرۆمۆسۆمە بۆیە منیش ئەڵێم ئەمە DNA تایە منی زیندوو ینی چۆن بڵێ منی بەخەبەر هیناوە گوتی بەس ئەمەی تۆ زۆر باشە تۆ مۆزوعەکە زۆر بەجددی وەرگرتووە دەستت خۆش بێ ئەم تەرکیزکردن زۆر گرنگە و بەنسبەت خێرا خوێندنەوە ئەمە زۆر گرنگە بەڕاستی خۆی مێشکی ئینسان ئەگەوێتەوە سەر ئەوەی کە من چۆن بەکاری دێنم چۆن خۆراکی ئەدەمێ و چی پێ ئەدەم چۆن بیر ئەەکەمەوە چۆن بیر ئەەکەمەوە مێشک ئەوەم ئەداتێ یعنی ئەجیزەیەکە خوا لەبەر دەستی منی داناوە من چۆن بەکاری بێنم بۆ خێرا خوێندنەوە کوردیەکە من هەستم کرد زۆر جیاواز بووم یعنی زۆر توانیم خۆم پەرە پێ بدەم چاوەکانم فەرقی هەبوو تەنانەت هەستم دەکرد لەگەڵ خێرا خوێندنەوەکەم هاتو چوونەکەم گۆڕاوە تۆزی خێراتر ئەڕۆم بەڵام ئەمە لەگەڵ منهەجی من ناگونجێ منهەجێکی تەواو ئینگلیزی تەواو قورس و مستەڵحاتی زانستی نوێ لەناو منهەجەکە هەیە من ئەم خێرایە بگوازمەوە بۆ ئینگلیزی کە ئینگلیزیەکەشم ئەڵێم ئەو ئاستە نییە چونکەم بە تەمەنێکی گەورەوە چوومەتەوە زانکۆ چۆن بتوانم ئەو خێرا خوێندنەوە لەگەڵ منهەجی زانکۆی خۆم بگونجێنم تا ئەگاتە کۆرسی دووەم تەواو ئەبێ من هەم ڕاهێنانێکی گەورەتر ئەەکەم هەمیش زمانەکە باشتر فێرە بم و هەمیش سوود لە کۆرسەکەی خۆم وەرەگرم بۆ نمونە ڕەنگە دەرەجەی باشتر بێنم ئەمە پرسیارەکەیم بۆ مامۆستاوە سەلامت بیاخوا دەستەکانە خۆش بێ بەڕێزان بەنسبەت ئەوەی کە ئێمە کە ئەبینە خێرا خوێنەر واتوانین زۆر بخوێنینەوە چی بکەین بۆ ئەوەی کە هەم زمانەکە باش فێر ببین هەم لە خوێنەوەکە بەردەوام بین لە ڕاستیە بەنسبەت فێربوونی زمانەوە پێویستەکە ئێمە جارجارە بابەتێک کە ئەیخوێنینەوە بە تایبەتی بە دەنگی بەرز بیخوێنینەوە ئەمە نیشانەی ئەوە نییە کە ئەمە پێچەوانەی یاساکانی خوێندنەوەیە ئێمە زۆر جار فێرخواست فێرەکەین کە بە خێرایی بخوێنێتەوە باشە بەڵام کە ئینە سەرەوەی کە جارجارە ئەبێ بخوێنێتەوە بۆی زمانەکەی باش ببێ باش وایە ئەم شتانەی تریش بەکاربێنێ یەکێک لەوانە ئەتوانی جارجار کتێبێکی دەنگی کتێبن کەشی بە نووسین پیا بکەیت و لە هەمان کاتا کە کتێبەکە دەنگەکەی لێرە بتانی سەرنجی نووسینەکان بی و تا کۆتایی هەم گوێ بگری هەم تەماشای نووسینەکە بکەیت ئەمە وەکو ڕاهێنانێکی باش وایە بۆ فێربوونی زمانەکە و تۆ عیلمەکە ژەر وەرەگری جارێکی تر بەعەکسەوە خۆت کتێبەکە کە ئەخوێنیتەوە بتانی بە دەنگی بەرز بیخوێنیتەوە ئایا ببی بە خێرا خوێنەر
چ کاریگەریەکیە لە ڕاستیە بەڕێزان ئێمە هەر کاتێک شتێک زۆر هەستەکانمان چوویە سەری بۆ نمونە دەنگێکە کە ئەی بیستی نووسینێکە کە ئەی بینی هەر شتێکە کە ئەی بینی مێشک خۆی بە شێوەیەکی نائاگا لە قۆناغەکانی ئایندا مامەڵەیەکی زۆر خێرا و جوان لەگەڵ ئەو زانیاریاکە کەواتە تۆ ئەگەر فێری خێرا خوێندنەوە ببی کتێبێکی سەدپەڕەیی بگری بەدەستەوە و بە خێرا خوێندنەوە بە خێرایی ئەم سەدپەڕەیە تەواو بکەی ئەگەر کتێبەکە زمانی خۆت نەبێ و هەندێک شتی قورسی تیابێ کە لی تێنەگەی بەڵام بەهۆی ئەو خێرا خوێندنەوە تۆ کاتەکەت بەزایە ناڕوە لەلایەکی تر ئەم وشانەی کە تۆ نایانزانی مێشکی تۆ وەریان ئەگرێ لە لاشعور تا ئەمێننەوە مامەڵەیان لەگەڵ ئەکا لە قۆناغەکانی ئایندا ئەم شتانی کە تۆ هەرچەنە بە خێرایی بینی و تۆ بە خێرایی خوێندوتەتەوە ئامادە ئەبن بۆی خێرا فێری ببی اینجا زانیاریەکی تر ئەویش ئەوەیە کە کاتێک کەسێ مطالعەکە ئەبێ هەردوو ڕێگاکی مطالعە ئینتەنسیڤ و ئەکستەنسیڤ بەکار بهێنێ واتە ئەبێ هەم بە فراوانی مطالعە بکە هەم بە چڕی کەواتە جارجارە تۆ ئەتوانی نووسینێک بە چڕی خەریکی بی بۆ ئەوەی بۆ زمانەکەشت زۆر زۆر ئیسفادەی لێ بکەیت جاری وا هەیە مەقالەیەک زۆر گرنگە ئەتوانی ئەم مەقالەیە بی بە گوگل ترانسلیت بەڵام مادەم تۆ خێرا خوێنەری هەردوو مەقالەکەشە خوێنیتەوە بەقەت تەلەبێکی بەقەت کەسێکت پێچێکە خێرا خوێندنەوە نازانێ هەم ئینگلیزیەکە بەراورد دەکەی بە کوردیەکە هەم ئەگەر وشەیەک نەزانی لا ئیرادی مێشکت وەری ئەگرێ و هەم تۆ دوایی زۆرترین وشە فێرەبی و تو ئەگەر زمانی تریش ئەزانی ئەتوانی هەمان شت بکەی بۆ نمونە من زۆر جار نووسینێکی ئینگلیزی یان عەرەبی یان هەر زمانێکی تر ئەبەم بەراوردی یەکەم بزانم بزەبت ئەو تعبیرە لە زمانەکەی ترا چی دەرەچێ جا لێرە بۆ نمونە من نووسینێکی ئەڵمانی هێنم لێ کاتە ئەم نووسینە لەگەڵ ئینگلیزیەکەی بەراورد دەکەمەوە لەگەڵ عەرەبیەکەی بەراوردی یەکەمەوە هەم عیلمەکە بە قوڵی فێرەبیت و وەکوایە چەند جارێ خوێن دەبێتەوە هەم تۆ زمانەکەشت باشە بێ بەڵام ئەمە شتێک نییە کە تۆ هەموو خوێندنەوەکانت دوالێکی تۆ ئەبێ وەکو چۆن تۆ ئەچیتە سەر سفرەیەک تۆزێکیش زەڵاتە ئەخۆی بۆ نمونە تۆزێک ترشات ئەخۆی تۆزێکیش سەوزە ئەخۆی بەڵام خۆ تۆ دانانیشی بەس سەوزە بخۆی دانانیشی بەس ترشات بخۆی کەواتە مطالعەش بەم شێوازەیە تۆ کۆمەڵی ڕێگا و تەکنیک ئەزانی جاریە شتێک بۆ شتێک باشە ئەبێ بە ڕێژەیەکی کەم هەر بەکاری بێنی وەکو ئەو خوێندنەوە قوڵە کە ئەبێتە هۆی ئەوەی کە تۆ زمانەکەش بە قوڵی فێربی ئینشاءڵڵا بەڕێزان لەوە فاتمان نەما بێ مامۆستا بازیان ئەگەر داوای لێ برن دەکەم کاک دکتۆر بەشدار پرۆفسۆری یاریدەدەر زیاتر لە 300 توێژینەوەی هەیە دەمێکە دەستی بەرز کردووە ئەگەر مەجالێ بێ باسی چوار دەقەش لە خزمەت یابین سەلامت بی بەشدار بووی ئۆزانم یەک لە پرۆژەکانمانە ئەگەر دیار نییە لای من دیار بەڵێ بەشدار حەسەن مامۆستا دەستی بەرز کردووە لەسەر بەڵێ سەری سەرەوە لە خزمەتیان لە خزمەتیان دەمێکە دەستی بەرز مامۆستاگیان فەرموو مامۆستا بەشدار بەڕێزتان بەڵێ ئەتوان مایکەکەتان بکەنەوە فەرموون زۆر سپاس مامۆستا زۆر سپاس بۆ هەموو لایەک سەرەتامەوێ دەستخۆشی لە بەڕێستان بکەم بەڕاستی بۆ ئەو بینار و ئەو چاڵەشیانی کە ئەنجامی دەدەن بەڕاستی ئەوەی کە ئەمن دەمەوێ باسی بکەم لێرکانە ئەو چاڵاکیانەیە کە ئێوە تیشکی دەخەنە سەر لە ناو ئەو هەموو دەورە سڕوپڕێک کە ئەیڵێنەوە الحەمدوللا وابزانم تقریبا 15 ساڵ پێش ئێستا لەگەر مامۆستا ئاوات لە هەولێر لە ڕێکخراوی ئاگا تعارفمان کرد ئەگەر غەڵەت نەبم ئەگەر بەیادی بێتەوە لەگەر دکتۆر توانە و کۆمەڵی چەمات بین بڵێ زۆر سپاس ئەمە سەر ئەو بابەتەی کە ئێوە ئەوڕۆ ینی باسی یەکەن ئەویش خوێندنەوەیە پێشوەی باسی خوێندنەوە بکەم بەڕاستی دەمێ باسی ئەو تەمەنە بکەم کە مرۆڤایەتی ئێستا تێیدایەتی ئەو تەمەنێکی ئێستا ئێمە تێیداینە پێ دەوترێت ویزدەم ئەیج کە لە کتێبی هەبیت ئەیت باسی دەکاتن ویزدەم ئەیج جیاوازیەکەی لە دوو خاڵدایە بڵێن تازە مرۆڤایەتی لە 2025ەوە بە شێوەیەکی گشتی مرۆڤایەتی چوویتە ناو ئەو تەمەنەوە ئەو ویزدەم ئەیجا بڵێن عەسری ژیری پێ دەڵێن ئەو تەمەنە ژیریە
جیاوازی یەکەمی بریتە لەوە کە جیاوازی لە بەهرەکان سکیل لەگەڵ نۆڵیج لەگەڵ ئەو زانستەی کە تاکەیەتی دەبێتە هۆی جیاوازی گەورە لە ئاوتپوتی ئەو مرۆڤە جیاوازێکی کەم لە زانستەکان یان لەو بەهرەی کە تاکەیەتی دەبێتە هۆی دروستبوونی گەورەترین جیاوازی لە دەرەنجامی ئەو تاک بۆ نمونە ئەگەر زیاتر ڕوونی بکەینەوە دوو ئەسپ مسابقە دەکەن لە کەمتر لە چرکەیەک یەکێکیان مەدالیای زێر بەدەستدەینی کە یەکەم دەبیت ئەویتریان مەدالیای زیو بەدەستدەینی کەمتر لە چرکەیەک هۆکارەکەی چییە؟ ئەوەی یەکە کەمێک سکیڵی ترینینگی زیاتر پێکراوە خۆلی زیاتر پێکراوە جیاوازیەکە مەدالیای زێر و زیوە 180 دەرەجە فەرقی هەیە ئەوە یەکێک کە با بڵین لەو جیاوازی ئەو تەمەنەی کە ئێستا مرۆڤایەتی تێدا خاڵی دووە مواسەفاتی ئەو تەمەنێکی ئێستا ئێمە تێیدا دەژین کە ئەویش مێنتۆرشیپە بەڕاستی دەمەوێت لێرە تیشک بخەمە سەرەوە ئیتر ڕۆڵی زانکۆکان وەکو پێشتر نییە من خۆم ئێستا با بڵین ڕاگری دوو زانکۆم لە هەولێر بەڵام ئەوەی کە ئێستا مرۆڤایەتی تێدایە ئەوە نییە کە بەڕاستی وەکو باستان کرد شەهادە و ئەو شتانە بێت جیاوازەکە لێرە مێنتۆرشیپە واتە فێربوون لە ڕێگای مامۆستایەکەوە مانگێک هەفتەیەک یەک جار ئەو مامۆستای ببینیان دوور بە دوورەوە لەگەڵی بی کافیە ئیتر ئەوە ئەتوو اعتیماد دەخەیە سەر ئامۆژگاریەکانی ئەو بە دوای دەڕووی خۆت بەرەو پێش دەبێت ئەو مێنتۆرشیپە بۆ نمونە اعتیماد دەکاتە سەر ئوستازیان سەوتت نەما یەک لەوانە اعتیماد دەکاتە سەرخوێنەوە دەبێت هۆی هەر سکیل کافی نییە بۆ ئەو تەمەن آخر دەقەمان بەڵێ ئێستا دەگەمان بەڵێ هەر با بڵێن نۆڵیج زانست یاخود بەهرەکان کافی نییە بۆ مرۆڤ بەڵکو پێویستمان بە حکمەتە حکمت من زۆر جار تەڵەبەکانی خۆم باز دەکەم لە زانکۆدا فێری نابین بەڕاستی حکمت لە شەهادەکانە ناخوێنێت حکمت لە خوێندنەوەیە مرۆڤ تاوەکو زیاتر بخوێنیتەوە حکمەتی زیاتر دەبێت دانایی زیاتر دەبێت بۆ ئەمە ئەگەر با بڵین بمانێ حکمتمان زیاد بکەین 1 سەعات کافیە ئێمە لە ڕۆژێکا دای بنین بۆ خوێندنەوە ئەگەر ئێمە 1 سەعات دابنین لە هەفتەیەکە 1 کتێب بخوێنینەوە لە ساڵێکا بۆ نمونە تقریباً 56 کتێب دەتوانین بخوێنینەوە وەکو بەڕێزت باست کرد یعنی من زۆر جار بۆ تەڵەبەکان باز دەکەم ئێستا تۆ مەرحەلە سێی لە مەرحەلە 4 لەگەر هاوڕێیەکە دادەنیشی بەڵام ئەو هاوڕێت 56 کتێبی خوێندیتەوە تۆ هیچ نەک تۆ ناتوانانی منافەسەی بکەی بەڵکو من وەکو مامۆستاش ناتوانم منافەسی ئەو تەڵەبەیە بکەم ئەوە جیاوازی ئەو تەمەنەیە کە ئێستا مرۆڤایەتی تێدایەتی هەر یەک لە ئێمە قوتابیبی مامۆستابی لە هەر تەمەنێکبی ئێستا دەتوانێت تەقدیمی شەریکی ئەپڵ بکات تەقدیمی گۆگڵ بکات چ شەریکەیەکی دنیا هەیە دەتوانی ئۆنلاین تەقدیمی بکات پرسیارەکەی ئەوە نییە کە سێرتیفیکەیتەکەت هەیە لە قەبی علمی چییە و تو زانکۆکە تەواو کردووە بەڵکو پرسیارەکەی ئەوەیە سکیڵ و نۆڵیجت چییە بەرهەمت چیت کردووە ئەمە جیاوازی با بڵێن ئەو تەمەنەیە کە خۆشبەختانە ئەو با بڵێن ئێمە ئێستا الحەمدولیلا خوا بەنسیبی کردوون کە لەو تەمەنەدا دەژین وە لە کۆتایی نامێ زیاتر بەڕاستی کاتان لێ بگرم بەس ئەوەندەیە دەمەوێت دەستخۆشیتان لێ بکەم بۆ ئەو جوهد و توانایی کە ئەیبەخشن بۆ پێگەیاندنی ئەو تاکانەی با بڵێن کە بەشداری دەکەن زۆر سپاس بۆ هەمولایەکتان زۆر سپاس ئوستادیان دەستخۆش بێ زۆر مەمنون بابەتەکە دەوڵەمەند کردین لەش ساغ بەیاخ بەڕێزان بەڕێزێک نووسیوێتی بۆ خوێنەوەی زۆرترین کتێب لە مانگی ڕەمەزان خوێندنەوەی قورئان بەس نییە بۆ ئەو مانگە قورئان چالاکردنەوەی مێشکە یان کە زانایانی ئیسلام دەڵێن سوورەتی یاسین بۆ بەهێزکردنی تەرکیز و بەهێزکردنی مێشک باشە و چەند سوورەتێکی تریشمان هەیە و دەفەرموو قورئانی پیرۆز ئارامکەرەوەی دڵ و مێشکە پرسیارەکەم لێرە ئەوەیە خوێندنەوە فێربوون و تێگەشتن و کارپێکردن بە قورئان بەس نییە یان دەبێ هێشتان کتێبی زیاتر بخوێنینەوە جگەل لە قورئانی پیرۆز بەڕێزان ئێمە ئەزانین یعنی ئەگەر بمانەوێت لە قورئان تێبگەین بەس بڕۆین قورئان بگرین بە دەستمانەوە بیخوێنینەوە چونکە ئێمە لەو سەردەمەی کە قورئان دابەزیوە لەناو ئەو کۆمەڵگایان نەبووین
عەرەبیەکی وا بزانین کە ئەمڕۆ قورآن بخوێنەوە دلی تێبگەین. بۆ نمونە لە زمانی پێغەمبەرە عەلەیهی سەڵات وەسەلام کافرەکانیش لە قورآن تێگەشتن چکە زمانی خۆیان بوو. ئێستا تۆ ئەگەر ببی بە پسپۆڕێکی زۆر شارەزای زمانی عەرەبیش هەر ناتوانانی وەکو جاهیلێکی ئەو سەردەما بەباشی لی تێبگەی. بۆیە پێویستەکە تۆ بۆ قورآن بۆ خزمەتی قورآن بڕۆی پەنابەریتە بەر تەفسیرەکان و کتێبەکانی فێربوونی زمان و زۆر شتی تر. کەواتە ئەو کەسی کە ئێوێ ڕەمەزان کاتێکی باشتر لەگەڵ قورآن بەرێتە سەر لە ڕاستیە زانایانی پێش و هەرچەندە عیلمیان بەلاوە گرنگ بووە مانگی ڕەمەزانیان بۆ فێربوونی عیلم دانەناوە لە ڕاستیە بۆ عیبادەتیان داناوە. یعنی زۆربەی ئەو زانایانە بە درێژایی مانگی ڕەمەزان نەچوون دەستکەن بە لەبەرکردن و فێربوون و ئەمانە زۆربەیان هەوڵیان یاوە زۆرترین ختم بکەن زۆرترین شەو نوێش بکەن و ڕۆژەکانیان بە مەزبوطی بگرن زۆربەی کاتەکان خەریکی عیبادەت بن. خۆی لە ڕاستی ئەمە ڕاستترین ڕێگای بەڕێکردنی ڕەمەزان بە خۆداچوونەوە و عیبادەت و ئەوانە کێتە سەر مطالعەکردن. من ئەزمونێکی خۆمتان پێ بڵم زمانێک بوو تەنها بە خێرایی هەوڵمەیە یەک ختم بکەم یا مەسەڵەن 2 ختم بکەم یا قورئان بە خێرایی بخوێنمەوە. بەڵام چەند ساڵێک لەمەوبەر من ئەو ئەتوانم بڵم 12 ساڵ لەمەوە پێش ئەو ستایڵەم گۆڕی لەگەڵ خوێندنەوەی قورئانە تەفسیرێکم هەڵەگروە هەوڵم ئەیە کە جوزئێک بەلایەنی کەمەوە لەو تەفسیرا بخوێنمەوە. بۆ نمونە جاری وا هەبوو تەفسیرەکە با بڵێن تەفسیری ابن کەثیر بوو یا فی ظیلال بوو یا بۆ نمونە تەفسیرە کوردیەکان تەفسیری ڕامان گوڵشان بۆ نمونە کۆمەڵە تەفسیری باشمان هەیە. تۆ ئەتوانی ئەگەرێتێ مطالعە بکەی و نزیک بی لە قورئان ئەتوانی ئەو شتانە بخوێنیت و کە لەسەر قورئان نووسراوە. من ساڵێکیان کتێبێکم خوێندەوە 700 پەڕە بوو و باسی کۆمەڵێ مەوزوع بوو و بەڵگەکانیشی هەموو قورئان بوو و مەوزوعەکانی هەمووی شەرحی کۆمەڵێ ئاەت بوو بەڵام مەوزوعی بوو یعنی نەک ئەوەی کە سوورەتێکی دیاری کرا و شەرحکە. کەواتە تو ئەتوانی بەجددی دەستکەی بە مطالعەکردن لە مانگی ڕەمەزانە و مطالعەکەت زیاتر پەیوەندی بە قورئانەوە هەبێ. بەڵام ئەگەر وەڵامە ڕاستەکەت ئەوێ وەڵامە ڕاستەکە ئەوەیە یعنی مانگی ڕەمەزان مانگی عیبادەت و بە خۆداچوونەوە و ئەوەیە نەک ئێمە تەنها بەکاری بێنین لە کاتێکە کە عیلم فەزلی زۆر زۆرە. جا وەرن بەڕێزان وەرن ئەو مقارنەیە بکەن. ئێمە ئەڵێن فێربوونی عیلم لە ئیسلامە کە چەندە گرنگە ئێمە ئەڵێن زانایان لە مانگی ڕەمەزانە خەریکی زیاتر عیبادەت بوون. ئەم قسەیە ناکاتە ئەوەی تۆ خەریکی فێربوونی عیلم نەبی بەڵام لەو لاوە خەریکی سۆشیال میدیا و تەلەڤیزۆن و حەلقە و کاتکوشتن و ئەمانە بیت ئەوە کارەساتە. یعنی ئێمە ئەڵێن تۆ هیچ ئەبێ واز لەم شتانە بێنی لە تەلەڤیزۆن و لە سۆشیال میدیا و لە هەموو کاتکوشتنێک بێنی جگە لەوە تۆ ئەبێ خەریکی عیلمیش نەبی نەک ئەوەی خوا نەخواسە تۆ خەریکی عیلم نەبی بڵێ وەڵام ماوەساڵات و تێتی بە مانگی ڕەمەزان خەریکی عیلم من بڕێ لەو خەریکی سۆشیال میدیا من ئەڵێم یەکەم جار عیبادەت و بە خۆداچوونەوە و تەزکیەی نەفس ئەمە موهیمە لە مانگی ڕەمەزانە. دوای ئەوە بە دڵنیایی عیلم مهمە و لە عیلمیشە ئەگەر پەیوەست بێ بە قورئانە و پاشان بابەتەکانی تر. هیوادارم پەیامەکەم گەیشت بێ. مامۆستا بازیان پێم وایە کاتمان زۆر تێپەڕاندووە. من لە ئێستا ڕاستیەکەی وانەیەکم هەیە بۆ گروپی وەرگێڕان و قەدەری خوا وانەکەشم لەوێ هەر باسی مطالعەیە بەڵام لەوێ بابەتەکەمان ئینگلیزیە. هیوای سەرکەوتان بۆ خوازم من لێرە خواحافیزیتان لێکە مامۆستا بازیان ئەتوانی بەڕێستان بمێننەوە و ئەگەر بکرێ وەڵامی هەندێک لە پرسیارەکانیان بنەوە زۆر مەمنونە بم. من جەنابتان ئەکەمە هۆست من لێرەوە خواحافیزیتان لێکم بەداخەوە دەرسی گروپێکم هەیە لە دیپلۆمی وەرگێڕانی ئینگلیزی کوردی لێرەوە خواحافیزیتان لێک. دەستەکانت خۆش مامۆستای بەڕێز بەخێر بن یاخوا گەورەت کردین. بەڕێزانێمە تقریبان وێبینارەکەمان 40 دقەیەک بوو بەڵامی تر مامۆستا لە 6 ساغ بێ بەڕاستی من چەند بەشدار بێگماوە ئینشاڵڵا قسەی ئێوەش وەردەگرم ئەگەر هەر شتێک هەبوو ئینشاڵڵا دوایش ئەیگەێنم بە مامۆستا بەس 1-2 بەشدار بوومان هەیە دەمێکە بەڕاستی دەستیان بەرز کردوتەوە بە پێم خۆشە بەشدار بن دەستان خۆش بێ.
مامۆستا کاتە هۆست السلام عليكم سلام صوتم ورحمة يشكو الله لا السلام بخام عليكم مامۆستا گیان حاڵت باسی بە تەندروستیت سپاس دەکەم ببوورە مامۆستا گیانە و کاتە بانگت داوا کردم لێبوردن بەر لە تو دەکەین ببوورە ئیتر لە دەسەڵاتی ئێمە نەبوو بەڵام ئەوی تر بە موبایلێکی تر تەلێگرامەکەم داخل کرد لە داخە لە خزمەتای فەرموو کات بۆ بەڕێستانە لەشتان ساغ بە یاخوا مامۆستا گیان من سوودم لە کۆرسەکەتان بینیوە کە کۆرسی خوێنەری بەرهەمجار خێرایی خوێندنەوەم بە تێگەیشتنەوە لەگەڵیشی دوو هێندە و سێ هێندەش زیادی کردووە سەرەتا خێرایی خوێندنەوەم تقریبەن 206 بوو دوای ئەوە گەیانمە 800 دوای کۆتاجار گەیانمە 1500 لە دەقەیەکە ئەمە لە کاتێکە من کاتێکی زۆریشم نەبوو بۆ ئەنجامانی ڕاهێنانەکان ئەم کۆمەڵێت ئێمە ئازانی پرسیاری ئێمە چی بێ لە بەڕێزت پەرمۆزگەن شان و باری باڵی دەورەکەدا هەڵنەڵێن با ئێمە باسی ئەوە بکەین ئێستا یەک لە بەشداربووان کاک ئەحمەد پێشووتر قسەی لەگەڵ کردم تیما مەزا من خێرایم گەیشت بۆیە 600 بەڵام سێ ماگان مەجای خوێندنەوەم نەبوو سەیرم کرد خێرایەکە ماتۆ 400 لە دەقەیەکدا ئەکیدی ئێوەژ ئەگەر ئیحمالی بکەن ینی دێتە خوارەوە ینی ئەگەر 806 بی دێتە خوارەوە چکەمە سکیلە بەڕاستی ئەگەر ڕۆژانە کاتێکی 15 خولەک 20 خولەکی بۆداننی ینی ناتوانین لەسەر ئەو بەردەوام بی پرسیارەکە ئەوەیە بەڕێستان لەگەڵ پرۆژەیەکی کتێب لەگەڵ جەماعەتێک ینی بەردەوام کتێبتان خوێندێتەوە مناقەشەشتان کردووە مە پێم وایە یەکێکە لە ڕێگای هەرە دروستەکان و ئەنتۆنیۆ ڕابێنسیش باسیەوە دەکات کە من بەشداری خولێکی خێرا خوێندنەوەم کردو دواتر کتێبم خوێندۆتەوە هاتوومە لەگەڵ خەڵک مناقەشەم کردووە دوای ئەوە خەڵک بیرۆکەی داوا بۆ من بۆن منە باسی ئەویان بۆ کردم کە ئەنتۆنی ڕابێنس بۆ نایە کتێبێک بنووسی قسەکانت زۆر خۆشە خەڵک گوێ لێ ڕادەگرێ ینی ئەمە وای لە من کرد کە کتێبێ لەسەر بەختەوەری لەسەر کامەرانی بنووسم ئەمێ پرسیاری ئەوە بکەم لا بەخان ینی چۆن دەوێت چی بکە ئێستاوە تەواو بوو پرۆگرامەکە ئیتر ئێمە لەوانەیە ئیتر هەتا دوومانجی تر هەر لێشت نەپرسینەوە تۆ لە ئێمە نەپرسیەوە لەوانە شەیتر دارزار پرسیارێکت هەبێ بەهۆی پرۆژەکەەوە ئەتیوێت چی بکەین لە ئەمڕۆوە چۆن وا بکەی بەرنامەیەکی ڕۆژانە دابنی هەفتانە دابنی مانگانە دابنی ئیتر ساڵی داهاتوو بەڕێستان مەسجێ بۆ ئێمە بنێرن بڵێ مامەسا ئێمە ئەو ساڵ هەموو ڕۆژێ 15 خولەکم خوێندۆتەوە ئێستا گەیشتمەتە ئەوەی چ کتێبم خوێندۆتەوە لە ساڵێکدا چ بەرنامەیەک تێفەرموو مامۆستاگیان ئەمە سەرەتا ئەو کۆمەڵە تەکنیکانی کە فێر بووم لەسەر کتێبەکان بە بەردەوامی ینی بیکەمە وەکو کۆرسەکە تەواو بووە ئیهمالیان نەکەم بڵێم ئیتر ئەم کۆرسە من تەواوم کرد ڕاهێنانەکان پشتگوێ بخەم ئەمە کتێب بکەمە خوێک و چۆن ئێمە یاریزانێکیمان کە یاری ئاسنەکات سەرەتایە بۆ یان ئەچێتە سەر شاخ بۆ یاری شاخەوانی ئەکا ڕۆژی یەکەم تووشی تەشەنوجاتێکی زۆرە بێ ئێمەش بۆ کتێب خوێندنەوە لەوانەیە لە سەرەتاوە هەمان ینی تااقەتمان نەمێنێت تۆزە بێتاقەتمان بکات ینی تااقەتمان نەمێنێ کتێبەکە تاوکەین بەڵام ئەگە بوو بە خوێکی ڕۆژانە تۆ بەردەوام کاتێکت بۆ دانا سەرەن ئەمڕۆ چارێکێکی بۆ دانی وردە کاتەکەی بۆ زایەکە دێکی بە نیو سەعات تۆ ینی بەبیر کاتێک بوونم نا من لە خەو هەڵەسم بڵێ من ئەم نیو سەعاتە پێش هەموو شتێک ئەم کتێبە نیو سەعات کتێبە خوێنمەوانێ تۆ لە ساڵەکەیە ئەگەر لە هەفتەیەکە یەک کتێب خوێنیتەوە لە ساڵەکەی سیوەش کتێبەکە ئێگەر 52 کتێب زۆر باش ئەگە دوو هێندەی بکەی دوو هێندە ئێستا لە چارێکێکا چەند پەڕە خوێنیتەوە لا پەڕە خوێنیتەوە بێ زەحمەت تێستەکەی ئێستا لە چارێکێکا 50 لاپەڕە خوێنمەوانێ ینی کتێبێکی 350 لاپەڕ دەکات لە هەفتەیەک کتێب هەر ئەوەندە 250 تایەتی ئێمە تۆزێت داماوین کتێبەکانمان ژماری لاپەڕەکانیان زۆر کەمە یعنی ئەوە زۆر باشە ئەکید بە لافەخان ینی ئەوە دەستی پێوە بگری ئەو 50 دەچێتە 51 ئێستا دڵنیام لەوەی کە یەکەم جار 15 خولێک خوێند بێتەوە ڕێژەیە نەبووە زۆر لەوە کەمتر بۆ لە چەندەوە دەست پێ کرد کە سەرەتا 5 خولێک سەرەتا 5 خولەکەکان تقریبن ئەگەیشتە 15 لاپەڕە ئەگەیشتە 20 لاپەڕ ئیتر وردە بەپێی ڕاهێنانەکان کە بەردەوام بووم لەسەر و تەکنیکانی یەکەم ڕاهێنانی 15 خولەکی گەیشتێ چەند لاپەڕ بێ زەحمەت یەکەم ڕاهێنانی 15 خولەکی 30 لاپەڕە ئێستا بۆتە 50 چی دێولەوە زیاترا ینی بە تێگەیشتنیش باشیشەوە هەز دەکەی تێگەیشتنەکەی باش هەز دەکەی حەقت پێداوە بە خوێندنەوەکەی یعنی لا بەخەنەسا زۆر پرسیاریەوە دەکەم باشە ئەو خێرایەتی ئیسفادەیەکی هەر بەجددی هەز دەکەی حەقت پێداوە
تۆ کە خێرات خوێندەوانێ ینی بە تێگەیشتنەوە وات لێ ئەکات نەک بڵێ هەر تاوی کەم خەیاڵ لای تاوبوونەکە بێ بە تێگەیشتنی شۆ فێربووین ینی بە تێگەیشتنی شۆ بخوێنینەوانێ و وامە لێ بکە شتەکانمان باش ئێستا بەشداربوو هەیە لێرە گوێی لەو قسانەی تۆ بەڵێ یعنی تێنە هەچەندەکەی قەنەعات خۆشت لەوانەیە لە یەکەم ڕۆژی پرۆگرامەکە سیرت بۆ هات بێت بۆ کتێب بە پێچەوانەوە بگرم و پەنجەم ئاوا بە خێرایی بڕۆ بەڵام ئێستا درک بۆ دەکەی یعنی ئێستا هەموو دنیا بە تۆ بڵێ تۆ پێشووتر ینی بۆ نمونە لەوانە پێیان وتبای کە هەرچەند خێرا بخوێنێ و تەرکیزت زیاد دەکات تێگەیشتنت زیاد دەکات ینی ئەوەت پێ لەوانەیە خوڕافیاتێک بوو بێ ئێستاش بەشداربوویی زۆر لەوانەیە لەم وێبینارە هەبێ ئەو قسەی ئێمە پێسی بێ بۆ ئێستا تۆ ئەو سکیلە ئاواش تۆی گۆڕی کە بڵێ بەڕاستی من خێرایی و تێگەیشتنیشم پێکەوەیە تەرکیزیشم پێکەوە ڕاستی مامۆستا من سەرەتا دوودڵ بووم لە بەشداریکردن لە کۆرسەکە چکە ئەموت کتێب چۆنە بێ بە خێرایی بخوێنێتەوە بێت تی بگین بەس کە تەکنیکەکان فێرکردین هەموات لێکردین بە تێگەیشتنی شۆ بخوێنینەوانێ ینی ئەو خاڵێکی گرنگە ئەو تێگەیشتنە لام ینی لەگەڵ ئەوە دایکە ئەکرێ ڕاهێنان ئەوەی کە دکتۆر باسی کرد دکتۆر بەشدار بڕاستی بۆ ئێمە گەورەیە تا ئێستا لەگەڵمان بەشدارە کاک دکتۆرێکێکە لەو نمونانەیە مناڵەکەی تەلەبەی خۆمە لە قوتابخانە شخصێتێکی جوان وەکو خۆی ئەوەی کە گرینگە ئێمە ئەوە بزانین کە بۆ سکیل ئاوا شخصێتی ئێمە دەگۆڕێ ینی ئەزانین من شتێک لە لای من معجیزەیە هەموو بەشدار بووە لە سەرەتا مامۆستا ئیسفادەی ئەو ڕاهێنانەت ینی کاکە ڕاستی بۆ نمونە ئێستا لێرە بەشدارە لاڤەخان ئەمەوێ ئەو جەمایکەکە بدەمە دەست ئەو ئەگەر تاوا بووی دوای دێمۆلا باشە بەس بە ئەو پرسیارە چونکە من ئاگام لێ بووە بزانم لە شوێنێکە قسەیەوەی کرد کاکە ڕاستی با مایکەکە بێتە لای تۆ زۆر باشمە پرسیار با تۆزێ شەڕشی پێ بفرۆشی کاکە ڕاستی کاکە ڕاستی مایکەکەم کردوتەوە تۆ دەکەم باشی ئەحواڵە چۆنە کاکە باشی دەنگ باسوونە باشیت لە پەنایەکە گوێم لەوە بوو کە لەگەڵ سد ئێواروان قسەت کردو یەک دوو دەرس بەشداریت کردووە دەرسی سێم تو وڵی من هیچ ئیسفادە لەم پرۆگرامە ناکەم خێرتان دەگاتی لەم پرۆگرامە بمێنە دەرەوە ئیتر بە ئەمن خوا حافیز ئێوەش خوا حافیز ئەم قسەیە نازانم شتێکی وام گوێ لێ بوو ئایا ڕاستە ئێستا چیڵی لەسەر ئەو ڕێیەکی لە سەرەتا هەبوو قەرارەوە بودم بە مامۆستا مەڵێن کەچی کەشفیان کرد هەموو شتەکانە بینینەوە کاکە تەزیلە وەڵا خەتەرە مامۆستا خزمەت دای کاکە ڕاستی سەلام عەلیکوم مامۆستا یەن پێ خۆشحاڵ بووم با قوربان بەداخۆ کە نەمتوانی لە سەرەتاوە بەشدار بووم ئێستا مەجالێک مەبوو هاتم لە خزمەتانە ئینشەڵڵا بەخێر بێن بەخێر بێن تر مامۆستا یەن هەر پرسیارێک شتێکە من لە خزمەتم سەلامەت بی پێم وایە هەموو ئەنی بەشداربووی زۆرمان هەیە لە سەرەتادا تۆزێک ینی ڕاهێنانەکانیان پێسەیرە چونکە بەس باسی خێرایەنە تێگەیشتن لە گۆڕێنە تەرکیز لە گۆڕێنە هیچێک ینی تۆ هەندێک ڕاهێنانی مناڵانە دەکەی بەڵام ئەو ڕاهێنانانە کۆڵەکەی پرۆگرامەکەی ئەسڵم بەشێک لە بەشداربووان لەوانێت تەحمل نەکەن هەر لە سەرەتاوە سەدا بیستی بەشدار بوو ئیتر ئەوە نییە کە واز بێنێ بەڵام ئەڵێ لە کاتێکی تر ڕاهێنانەکان دەکەم لە سەرەتا بە ئەکیدوە ئێستا ینی خوێندنەوە چیە بۆ پرۆگرامەکە بۆ بزانم بەردەوامیش ڕاهێنانت کرد پێ دوای ئەگەرە دەست بۆ ڕاهێنانانە بگریت و ڕۆژانە چارێکێک 20 دقیق بۆ خوێندنەوە دابرێ هەر بەڕاستی ئەکرێت ساڵێکی تر لەگەڵ ئێستای یان پێش پرۆگرامەکە جیاوازیەکە هەبێت لە کەسایەتی لە معریفە لە فێربوون وڵی نەک ساڵ مامۆستا ینی بڵێم تەنها دوای بەشداریکردنی کۆرسەکە هەز بە گۆڕانکارێکی زۆرەکەی لە خۆتە هەم لە ڕۆی ئەو عیلمانی کە پێێتە چووکە لە کاتی کۆرسەکە مامۆستا واجب تێاتێ بەتابەتی مامۆستا ئاوات جنابە واجبی خوێندنەوە دێنێت تۆ وەردەوە لەگەڵ ئەو خوێندنەوەوانە بڕۆی هەم لە ڕووی عیلمە هەم لە ڕووی قسەکردنەوە هەم لە ڕووی چەند ینی بێزگە لە خێراییکە و بێزگە لە تەرکیزەوە و بێزگە لە شتانی کە لە ڕێگەی کۆرسەکەەوە بەدەستی ئێنیت چەند شتێکی تر لە خۆ تاوەکو ئەبێ بە مەلەکاتیاتە وردەوردە هەستی پێەکەی تەیە و ماوسە سەرەتا لە کۆرسەکەیە وەکو جناب ئاماژەش پێە ئەو ڕاهێنانەی سەرەتا من هەر سەرەتام و باشە ماوسە بەزی ئەمانەمان پێەیە ئەمە سوودی چییە من ێگەم وەکو ئاماژە پێ ئەو خوێندنەوەی کتێبەکە بە پێچەوانەوە
بەڵێ یعنی سەرەتا هەرم کردم باشە من ئەمە دەجاگردم بیجاگردم سوودی چی بوو ڕاست وردە ئێستا وردە زیاد وردە 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 حتا هەست زیا بوو بڵێ زۆر باوەڕ دەکەی یەک لە بەشدار بووان ئەم فیدباک وەردەگرم یەک لەوانە ئەڵێ گەورەترین کاریگەری بەو ڕاهێنانی پێچەوانی کتێبەوە زۆر کاریگەر بوو باری ئەڵێ زۆری شم کردووە ینی هەر یەکە و بە شتێکا کاریگەر هەیە بە ڕاهێنانەکانی ماسوولکەی چاو هەیە بە ڕاهێنانەکانی پێچەوانە کردەوەی کتێب هەیە یاسا ئاڵتونیەکە هەیە یاساکانی بەخوکردنی خوێندەوە هەیە فۆتۆ ڕینینگەکەی مامۆستا ئاوات هەیە فێرگەر بووی کاکە ڕاستی وڵای مامۆستا لێ بنەگەم دەنگە بڕا ئەفمکە نازانم خەتاگەی من بوو تۆ بە کام ڕاهێنانی زۆر کاریگەر بوو لە پرۆگرامە کاس دەکەی کاریگەری هەبوو لەسەر بەڵێ بەڵێ مامۆستا وەکو ئاماژەم پێیا ئەو ڕاهێنانی خوێندنەوەی کتێب بە پێچەوانەوە من لە سەرەتا چەند جارێک کردم ینی ئەمە سوودی چی هەتا ئەو کاتی گەیشتین لە ڕانانی یاسا ئاڵتونیەکە ئەو سیلسیلە ڕانانی یاسا ئاڵتونیەکە لەوە بۆ دەرەکەوێت کە ئەم ڕاهێنانە دەدی خۆتەڵ ئەم ڕاهێنانە مناڵانەیە سوودی چی بوو ئەکید منداڵانەشە ئەڵێ منداڵ یەکەم ڕۆژ کە بۆ قوتابخانە دەچێ کە کتێبی شتێکی لە پێش دادنی یەکەم شت پەنجەی لەسەر دادنی ئیتر ئێمە پێیترک دەکەین ئەڵێم پەنجە ئاوا دابنیش ئیتر لەوێەوە کۆمەڵێک و هەیە ئێمە ئەو مناڵی لەسەر پرۆگرام دەکەین وردە ئێمە دین ئەو خوانە بە هەر چەنە مناڵانەش پێ دروستی دەکەینەوە کە دروستمان کرد ئێستا ئێوە پێویستان بۆ نیە کە پەنجەتان بەکاربێنە بەڕاستی ینی بەڵام هەیە ینی ئەگەر بتێ زۆر باشتر بیەکرێتە دوو ماکسێ ماژی تر بەردەوام بی دواتر هەر ئاوا کتێبەکە ئەگری سیر دەکەی زۆر جوان چاوت لەگەڵی دەڕوە ڕاهاتوە لەگەڵ ئەو ڕیتمانە دەشت ساغوێ کاکە ڕاستی سپاس بۆی بەشداری لەگەڵ کردین دێمەوە لای لاڤەخان بەڵام بە ژیانخانی ژۆگرم بەڕاستی ژیانخان دەمێکە لەسەر تا ئێستاش هەشتا کەس لە زوومەکە ماوە ئەمە یەکەم جارێ مەلاوە ئەکادمی گفتوگوی پێی بەناوی گفتوگۆی کراوە ئیشاءالله ئەبێتە دەست خۆش بێ کاکە ڕاستی ئەبێتە جێگرەوەیەک بۆەوەی کە ئێستا دوور لە ڕووتان ئەو بربەرڵایی کە لە ناو تیکتۆک و لە ناو کۆمەڵەشە تێ و خەڵک دادەنیشی ئاوە ئێمە شکر بۆ خواوە نزیکە بێتەوە لە 2 ساعاتە بەرامبەرێک وەستاوین و ئیسفادە لە یەکتر دەکەین ئیشاءالله هەوڵ دەدەین هەتا بکرێت لە داهاتوو ئێمە ببینە ئاسانکار و ئێوە ببنە قسەکەری ئەم وێبینارانە ئەمە یەکەم جارە لە پرۆژەی خوێنەری بەرهەمدار بۆ دێکین ئینشاءالله ئەمە پاڵنەرێکی باش بوو مامۆستا ئاوات وعدی 40 دقیقە پێدا بووین بەڵام زیاتر لە سەعات و کات بۆ بەڕێستانە حەزەکەین تۆش پێم وایە قسەت پێ و ئەتەوێ کەمی قسە بکەیت بە دوو خولەک سێ خولەک بۆ بەڕێزیشتان بێ سپاس دەکەین کە تا ئێستا لەگەڵمان بەردەوام بێ بە گەوری خۆت لێشمان ببووری بۆی درنگ بەشداریمان پێکردی السلام علیکم السلام علیکم مامۆستاگیان زۆر سپاس دەکەم قسەی خۆتە کردەوە ئیتر منیش ناتوانم هیچ شتێ بڵێم دەستخۆشی لەو ئامادەبووانەکەم هیوای سەرکەوتنیان بۆ خوازم پیرۆزباییان لێ یەکەم کە ئەوان لەم ماوەیە کە ئەتوانیویانە وەکو بەڕێستان فەرمووتان کە دابنیشن بە دیار ئەم بەرنامەیەوە کەواتە ئەمانە ڕێگەیەکی باش و چاکیان گرتوۆتە بەر پیرۆزباییان لێ یەکەم ڕێگەی خۆتانتان دۆزیوەتەوە ئینشاءالله دەستی پێوە بگرم و بەری نەدەن ئەگەن بۆ ئامانجەی کە خۆتان ئەتانەوێت ڕاستی من چەند قسەیەکم هەبوو ئەم پرۆگرامە بۆ کێ گونجاوە بۆ کێ باشە ئەوەی کە من بە باشی ئەزانم بۆ کێ گونجاوە بۆ هەموو چین و توێژەکان گونجاوە مادەم ئێمە موسڵمانین چونکە خۆی گەورە یەکەم ئاەت کە بۆ پێغەمبەر صلی الله عليه وسلم ناردە خوارەوە ئیقرا بوو ڕەنگە هەمومان ئەوە باش بزانین و لە چەند شوێنێکی ترا خۆی گەورە لە قورئانە بۆمان باسەکە ئەفەرمێ کە فەزلی ئەو کەسانی ئەزانن و نازانن چۆنە قل هل يستوي الذين يعلمون والذين لا يعلمون لهمان كاتا خواي قورا فرمي إنما يخشى الله من عباده العلماء كواتا باز زورتر باز لو باسمكين كواتا أما بو إما درون ويقلايا كإما ملتي إقرين كواتا خوين دنو خوين نوابو إما زور قرنقا أوي كمن أما خالي بخمس تشكيكي بخمس أويا إما خوينرمان زورا بلان روشن بيرمان كما كيشا كمان ليرايا ئەوەی ئەوێ خۆی بگایێنێتە ئەو ئاستێک کە بگاتە بیرێکی زۆر ڕۆشین و فراوان و تەحملی زۆربەی زۆری شتەکان بکە ئەوەیە کە پێویستەکە
ئێمە ڕۆشنبیرمان تیا هەڵبکەوێ ئینشاء الله ئەو کەسانشی کە بەشداریان لەم خولە کردووە و ئەوانش کە لە داهاتوە بەشدارەکەن ئینشاء الله ئەبن بەو کەسانەی کە ئەبن بە کۆپلەیەک لە ڕۆشنبیر کە ئەتوانن گۆڕانکاری جزری لە کۆمەلگایەدا بکەن کە ئێمە خۆمان هەمومان بەداخەوە ئێستا ئەیزانین چ گەنجەکانمان چ بە تەمەنەکانمان ئەم تەکنەلۆژیایە وای لێکردوون خەریکە لە خشتیان ئەبا جارێکی تر ئێمە بۆ ئەوەی بکەوینەوە سەر پێی خۆمان پێویستەکە بگەڕێینەوە بۆ خوێندن لە خوێندنەوە دەست پێ بکەین ئینشاء الله خوا یارمەتی هەموو لایەک بدا و داواکارم بە هەموو چین و توێژەکانەوە کە ئەمە بۆیان زۆر زۆر گرنگە من وەکو مامۆستایەکە من بەشداریم ئەم خولەم کردووە ڕاستی زۆر زۆر بە بناغەی مامۆستایەتی بوونی ئەزانم چونکە ئەگەر مامۆستایەک خوێن پێی نەبێ قاعدەیەکی شەرعیمان هەیە لە فاقد الشەیء لا يعطي واتە ئەگەر تۆ شتێکت پێ نەبێ ناتوانانی ببەخشی کاتێک کە تۆش ئەچیتە پۆلێکەوە بیستی تەلەبە لە بەردەمتایە تۆ چیان پێ ئەڵێ خۆ ناکرێت و هەر دەرسەکە و دەرسێکی وشکیان پێ بڵێ بەڵکو ئەبێ بەرچاوڕوونیەکیان پێ بڵێ پێش ئەوەی کە علمەکەیان پێ بڵێ ئەبێ پەروەردەیان بکەیت ڕاستی خوێندنەوە زۆر تەسیری هەیە من هەر بۆ خۆم بە دەمی خۆم نەبێ لە خوێندنگەیەکەوە نەقل بووم بۆم خوێندنگەیەکی تر کاتێککە ڕۆشتمە ئەو مەکتەبە بە دوای 2-3 ڕۆژ یەکسەر تەلەبەکان بە منیان وتیان مامۆستا تۆ خوێنەری منیش تێنەگەشتم لە قسەکانتم مەبەستان چییە بڕوا ئەکەن لە چەند پۆلێک ئەم پرسیارم لێکراوە تیان مامۆستا تۆ متاڵعی خارجیەکەی وتم ئێوە چۆن نەزانم تیان مامۆستا هەر بە شێوازی قسەکردن و ئوسلوب تا دیارە کە تۆ لە مامۆستاکانی تر جیاوازن ئەوە زۆر زۆر بۆ من خۆشحاڵی بوو کە دوای ئەو ئەم هەمووە کەواتە ئێستا مناڵانێک کە لەم تەمەنان ئەتوانن درک بەوە بکەن کە کەسی خوێنەر فەرقی هەیە لەگەڵ کەسێکی ترا بەرگێکی تری کردووە بەخۆیە کە هەموو کەسێک ئەتوانێت ئەو بەرگەی ببینێ شتێکی زۆر خۆش کە من لەم خولا بینیم ڕاستەکەی ئەوە بوو من ئەسان قسانە کە ئەیکەم ئێستایەکێک بەشداربوویە گنووسی بووی ئایا قسانە ڕاستە یا هەر لەخۆوە ئەوترێ من ئینشاء الله قسەیەک ناکەم کە هەروە بێت چونکە من دڵنیام ما يلفظ من قول إلا لديه رقيب عتيد هەرچێ لە دەم بێتە دەرەوە ئیلا خۆی گەورە لەسەرمان ئەنووسێت و لەسەری بەرپرسین ئەوەی کە من زۆر پێی لە مێشکمان هەر ئێڵێتەوە ڕاستەکەی ئەوەی کتێب ناسێکە زۆر من پێی سەرنجی منی ڕاکێشا شتێکی تر نووسینەوەی دەستەواژەکان بوو ڕاستی کە کاتێک وشەکانمان ئەنووسیوە چونکە وشە بوو ڕەنگە پێم هەڵبگیرایە بەڵام کاتێک کە دەستەواژەی بڕواکی مامۆستایەکەم جار کە دەستەواژە نووسین بوو هەرچەندم کرد بیرم نەکەوتەوە یەک دەستەواژەش بەڵام لەم دوایە لە خۆم کردم بە ئیجباری بەسەر خۆمەوە وتم ئیلا و بیلا ئەبێ من بگەمە ئاستێک یعنی چۆن من ناتوانم دەستەواژێ بنووسمەوە کە چی سبحان الله الحەمدولله گەشتمە ئەو کاتەی لە خۆم ڕازی نەبووم گەشتمە 56 دەستەواژش بنووسمەوە یعنی ئەو بۆ من زۆر مای خۆشحاڵی بوو هەرچەنە من بە زڕوفێکی تەندروستینا لەبارە ڕۆشتوم الحەمدولله کە ئێستا کەوتومەتەوە سەر پێ خۆم ئەوە بۆ من جێگەی خۆشحاڵیە لەخوا بەزێوێ اینجا ئەم سەردەمە عەفو لەوانەیە درێژەش بم بە قسەکانم بەڵام حەزەکەم بۆ ئەوانی کە ئێستا گوێیان لێمانە فرسەتێکە و هاتۆتە بەردەمیان ڕاستەکەی ئێستا ژیان زۆر کراوەتەوە لە بەردەمان من کاتێک کە تەلەبەی جامیعە بووم لە 2000 بۆ بەحسی تەخەڕوجەکەی مامۆستا بڕوا بکە هەموو ئەم سلێمانیە گەڕاین بۆ مەصدەڕێک ئەو مەصدەڕێک کە پێویستمان بوو بۆ بەحسەکە دەستمان نەکەوت لەمە کتێبخانەی گشتی سلێمانی وتیان بچن بزانن لە ئەوقاف لە کتێبخانەی ئەوقاف نییە کاتی ڕۆشتین لەوێ بستێ تۆزی بەسەرەوە بوو مەبەستم لە چی مامۆستا مەبەستم لەوەیە کە ئێمە بۆ کتێبێک ئەو هەمووە گەڕاین دەستمان نەکەوت ئێستا بە کلکێک لە تۆ لە ناو تەکنەلۆژیا توانی ئەنواع و ئەشکال مەسادری کوردی و عەربی و ئینگلیزی لە بەردەستا بێ بەڕاستی ئەوەی کە بۆ ئەم جیلە لە بەردەمایە و لە هاتۆتە بەرپێ یعنی غەدرە کە هەوڵی بەرەو پێشچوون نێن چونکە لەوانەیە باپیرەی ئێمە محاسبە نەکرێ لەسەر ئەوەی کە بۆچی مۆبایلیان بە جوانی بەکار نهێناوە خەتیان بۆ بە جوانی بەکار نهێناوە بەڵام ئێمە محاسبەی لەسەر ئەکرین بۆ هەمانە لە بەردەستمانە نەتوانین بە شێوازێکی جوان و ڕێک و پێک بەکاری بێنین مامۆستاگیان دەست و خۆش بێخوا زۆر سپاس لە شت ساغ بێخوا ماندوو نەبیدەینەوە لای لاڤەخان بەڕێزان ئێمە گروپی نوێمان 15 دوو دەست پێ دەکەم ئینشاءڵڵا و ئامان زمان لەم پرۆژەیە باو پرسیار بکەمە پرسیار بۆ لاڤەخان لاڤەخان سەدڵی مامۆستا بۆ من خستە ئاخیریەوە ئیتر چی بکەین بە تۆ دەوێنین بۆ مامۆستا زوومەکەی خۆم تێکچوو لاڤەخان با پرسیاری ئەوە لە تۆ بکەم یعنی ئێمە
ئامانجێکمانەیە خەونمانەوەیە کە ئەو پرۆگرامە بگەینی لەسەر 5,000 بۆ 10,000 بەشدار تەسەوڕ دەکەی ئەو ئامانجێکی خەون بێ خەیاڵ بێیان ئەکرێت داهاتوەشی هەبێ ئەگەر بۆ نمونە ئێمە گەیشتینەوەی 10,000 بەشدار بوومان هەبێ پێ دوایە ئەمە کاریگەری دەبێت لەسەر ئەنی ئێستا من ئەزانی بە کۆمەڵێک کەس زۆر سەرسامم بۆ نمونە کوێت یەکێکە لە وڵاتانەی کە زۆرترین ڕاهێنەرانی عەرەب لە کوێتن ئەوانەی کە لە مەجای خوێندنەوە لە مەجای بۆ نمونە خێرا خوێندنەوە بە تایبەت بۆ نمونە دکتۆر تاریخ سوێدانی دەگری کە زیاتر لە 300-400,000 بەشدار بووی هەیە لە پرۆگرامەکانی خۆی زیاتر لە 100 کتێبی نووسیوە دکتۆر جەمال مولە زیاتر لە 200,000 بەشدار بووی هەیەکێک بۆ لە قوتابیەکانی تۆنی بوزان و باسی خێرا خوێندنەوە دەکایەکێک بۆ لە ئیشە سەرەکیەکانی هاوکات یوسف خەدر یەکێکی ترە لە کوێتیەکان کە زیاتر لە 200 ئەویش بۆ 500,000 بەشدار بوو لە خولو دەورەکانی هەیە و باشترین خولیشکە باسی دەکە خێرا خوێندنەوە بووە و کوێت ئێستا سیرکەیت لە زۆر شت لە پێش زۆر وڵاتێک لە وڵاتانی ترە تەسەوڕ دەکەی ئێمەش ئەگەر دەست بۆ ئەمە بەرین و بگەینە ئەوە 5 بۆ 10,000 بەشدار بوو هەبێ لەم پرۆگرامە مناڵین هەمووی ئەبنە کەسی کاریگەر بەڵام ئەگەر 3,000 کەسی کاریگەر لەم 10,000 دروست بێ ئەمە ینی جێ خۆی دەکاتەوە ناو کۆمەڵگای کوردی وای بۆ دەچی بەوەکو کەسێک کە لە مەجای خوێندنەوە دیراسەتە بووە و لەگەڵ کەسانی خوێنەر دانیشتی بەردەوام گفتوگۆتان هەبووە لەسەر خوێندنەوە مامۆستاگیان ڕێژەیەکی زۆرە بەڵێ کاریگەری ئەبێت ئەگەر ئەو 30,000 هەر نەفرێکیش لە چواردەورەکەی خۆی لە ماڵی خۆیەوە تەسیر بکاتە سەر دەوروبەرەکەی بێگومان ڕێژەکە و کاتە زیاد دەکات یعنی ئەوەی کە تۆ وتت ئەکرێت ئەمە خەون بێ نەخر هەر شتێک کە پلانت بۆ دانا لە خەون دەرئەچێ تۆ شتەکە بە پلان بکەی شەڵا گاتە ئەو ژمارێ ئەو ڕێژەیە پرۆگرامەکە ئەوە دێنێ ینی ئەو ڕاهێنانانەی کە هەیە ئەو فیدباگەی کە بە ڕێزت وەرت گرتووە و ئەو ینی ئەوەی کە تۆ بەدەستت تێناوە گەر هەر بەشدار بووە وەکو تۆ بەدەستی بێنێ ینی ئێستا هەستم کرد هەر بەشدار بووە کە قسەی کرد لە وەکو ئێمە قسەی کرد وەڵایی لە ئێمە جوانتر قسەتان کرد هەم ژیان خان هەم ئێوە هەم بەڕێستان ئێمە مەمنونی ئێوەین بەڕاستی کە ئەو خەڵکی ئێوەیەوە لە ئێمە دەکا بەڕاستی بەردەوام بین و پێشم وایان گفتوگۆ کراوەیەکێک بوو لە شتەهرە جوانەکان یەکەم جارە دەکرێ و ئەوە دەبێتە دەستپێک لێرەوە ئاوا دەکاتیمی ئیتر ڕۆژانە هەفتانە گفتوگۆی کراوەمان دەبێ و دەیان کەسی وەکو ئێوە دێتە ناو پرۆژەکە و قسەی خۆی دەبێ و دەیان کەسیش لێرە لەوانەیە یەکەم جاری بێ گوێی لە گفتوگۆیەکی کراوە بوو بێ لەوا دەکاتیمی فەرموو مامۆستاگیان شایانی ئەوەیە یعنی بەشداری ئەو کۆرسە بکەی چکە هەر کەسێک لە هەر بوارێکا بێت لە هەر قۆناغێکی خوێندنا بێ پێویستی بەم پرۆگرامەیە من لە قۆناغەکانی خوێندنم تەواو کردووە بەڵام ینی دنیا ئەوەنە سورعە بوو ینی بابەتەکان بۆی زانیاری وەرگرین تۆ پێویستەکە بەردەوام لەگەڵیانە بڕۆی فرێ ئەو هەموو ناکەوی کە متابعی ئەو هەموو توێژینەوانە بکەیت کەواتە ئێمە پێویستمان بە چییە؟ ئێمە پێویستمان بەوەیە کۆرسی خێرا خوێندنەوە بەشداری بکەین و بتوانین خۆمان زیاتر بەرەو پێش بەرین و بەردەوامیش بین تەنها ئەم مانگە نەبێت کە مانگەمان تەواو کردووی تر واز لە خوێندنەوە بێنین کە کۆرسەکە چکە هەموو شتێک بە بەردەوامی هەر شتێکە لەسەری بەردەوام بووی ئەبێتە خویەک تیاتە تۆ چۆن ڕۆژانە پێویست بەوەیە نانە بخۆی بۆی وزەیەک وەرگری ئەی وزەی ینی مێشکیش پێویستی بە خۆراکێکە و خۆراکە چییە؟ کتێب خوێندنەوەیە کەواتە لە سایە هەفتای زانیاریەکانمان لە ڕێگەی کتێب خوێندنەوە دەست ئەەکەوێت ڕاستەکەی ئێستا هەموو شتێک هەموو بابەتێ بە دوایە بگەڕی لە ئینتەرنێت دەستمانەکەوێت ئەی ئەو بابەتانی کە لە کتێبە دەست ئەەکەوێت یعنی ئەبێ و بابەتانە پشتگوێ بخۆین نەخێت بە دڵنیایەوە تۆ پێویستە بە بەردەوامی کتێب خوێنیتەوانێ هەموو کەسە دیارەکان ناودارەکان بە بەردەوامی ینی کتێب ئەخوێننەوەنە کەوان ئەوانیش خۆ ئینتەرنێتیان لەبەر دەستا هەیە بۆچی ئەوان وازیان لە کتێب نێناوە جیلی ئێمە تاکێکن یعنی لە مناڵیەوە فێر نەکراون حەز و خولەی خوێندنەوە لە مناڵەکانمانە بچەسپێت و لە گەورەکانیشە بە تایبەتی مەکتەبیش هەر بە هەمان شێوە هاتوو چکە بە بابەتەکان هەر ئیمتیحانێکە و تەواو کرا و حەزیان ینی حەزیان بخوێن ئەگەر وەکو حەزێک ئەو بابەتە بخوێنیتەوە دڵنیام دەرەجەیەکی هەم باشیشی تیا ئەهێنیت و هەم سەرکەوتوتریش ئەبیت لەوەی کە تۆ تەنها تەواوی بکەیت ینی هەر شتێک بکرێت بە حەز و خولیایەکت بۆی هەبێت لا بەخان دەستەکانت خۆش بێ
دەستی تۆش خۆش بێ مامۆستاگیان هەموو ئەوانەی کە دوو دڵن بەڵێ. ئەتوانن وانەی یەکەم سیرکەن ئەگە بە دڵیان نەبوو کاتە پارکیان بۆ بگەڕێنیتەوە لەشتان ساغ بێت دەستان خۆش بیشەڵە ئامانجمان لەو پرۆژه لەو گفتوگوۆیە زیاترەوە بوو کە گفتوگوۆیەکی کراوە بکەین ئینشاڵڵا گفتوگوۆیەکانی تر هەوڵ دەدەین بە هەموو شێوەیەک دەربێت لەوەی کە بچێتە قالبێکی ڕێکلامەوە بەس ماوەسعفو من خۆم ناڵم سەرەتا پێشم وتێتە وتم دوو دڵم مامۆستاگیان لەم پرۆگرامە نازانم ئەبێ ئیسفادەی لێ بکەم ئەها دوو دڵ بوونەکەم لەوە بوو ئەبێ ئەم پرۆگرامە من بتوانم ئیسفادەی لێ بکەم ئێستا ئەو بەشداربوانش ئەو ینی ڕابۆچوونیان هەیە کە ئێمە لە سەرەتای بەشداربوونمان هەمان بوو ئایم خۆ ئەبێ باش بێت ئەبێ بتوانین ئیسفادەی لێ بکەین بۆ ئێستا کە ئێمە تەواومان کردووە ئێمە شتێکی لەسەرڵین ینی ئێمە کەسمان خزمی تۆ نین تاکو بابەتێک باسکەین ئێوە لە ڕووی مادیشەوە ینی حەقتانداوە بە زیادەوەژ ینی ئەگەر شتێکە بێ ئێمە قەرزاری ئێوەین لە شتان ساغ بێخوا دەستان خۆش زۆر بێت دەستان خۆش بێخوا هوداخان بە ئەمە کۆتا قسەکردن بێ و شاڵا وردە وردە کۆتایی پێدێنین هوداخان فەرمو دەستەکان خۆش بە مامۆستاگیان وەڵا یەک دوو کۆمنتم بینی باسی شەرمنی ئەکرد ڕاستیەکەی لە کۆتایی ئەم پرۆگرامەیە بڵین هەریەکەتان بڵین ئەوانەی کە بەشداری ئەەکەن سیمینارێک پێشکەش ئەەکەن لەبەرەوە ئەتوان لەو کاتەیە بڵین زاڵ بن بەسەر خۆتان شەرمنیەکەتان نێڵن یەک خاڵیکەی گرنگی شەیە من بۆم گرنگ بوو کە بڵین هەموو ڕۆژە بتوانم دوو سوورەتی قورئان هەیە ئەو دوانە هەموو ڕۆژێ بخوێنم بەس ڕاستی هەنێ جار ئەفریانە ئەکەوتم بەس ئێستا یعنی بە تێگەیشتن بەهین بە سەریعیش تقریبان بە 10 دقەیە هەردوو سوورەتەکە تەواو ئەەکەم ئەلحەمدولیلا چکە زۆر گرنگە بۆم ئەو دوو سوورەتە ڕۆژێ بخوێنم ئەمەش بڵین یەکێک بوو لە یارمەتی دەرەکانی ئەم کۆرسەکە ئێمە وەرمانگرتووە دەستەکان خۆش بە مامۆستاگیان بەس ئەو دوو خاڵم هەبوو دەستان خۆش بێخوا سەرکەوتوو بن زۆر سوپاسان دەکەم بەڕێزان سوپاس بۆی کە تا ئێستا لەگەڵمان بوون ئینشاڵڵا ئەمە یەکەم گفتوگۆی کراوەمان دەبێت لە شێوەی وێبینار و هەوڵ دەدەین لە گفتوگۆکانی داهاتوودا کەمترین قسەی ئێمە تێدا بێت زۆرترین قسەی بەشداربوانی تێدا بێ و ئێمە لە پرۆژەکە ناونیشانی پرۆژەکەمان خوێنەری بەرهەمدارە ئیتر ئەبێ ئێمە ئەو بەشداربوانە بگەینە بەرهەمێک و ئینشاڵڵا ئێمە هاوکار دەبین هاوکاریەکێک لەو بەڕێزانەیەرە دەبین بۆی کە لە دوای ئەم پرۆژەیە هەر پرسیارێکتانە بۆ شتێکتانە بوو لە هەر مەجالێکە دیراسیەکتان کرد ئێمە ئەمانەوەیە لە دوای ئەم پرۆژەیە بەشداربووان بگەنە کۆمەڵێشت ئینشاڵڵا بە تێپەڕبوونی کات لەگەڵ گەورەبوونی ئەم پرۆژەی هاوکار دەبین لەوەی کە بەشداربوو کاتێک کە نووسینی هەبوو ئێمە هاوکاری بین بۆەوەی چۆن چاپیکە چۆن بیخاتە بازاڕەوە ینی بەرهەمداربوونەوەی کە تۆ شتێک دەخوێنیت و بیکەیتە نووسین زایتر ئەو نووسینە کتێب بێ پاوەڕپۆینتێک بێ سیمینارێک بێ پێشکەشی دەکەیت توێژینە بەحسێکی توێژینەوە بێ لە بەرنامەیەکی تەلەڤیزۆنیە میوانداری دەکرێت ئینشاڵڵا هەر ئەوڕۆ بەرنامەیەکی تەلەڤیزۆنی هەفتەیەک پێش ئێستا لە ڕوودا و کردم هەر لەسەر ئەو مەجالە بۆتانی دادەنێمەوە دیدمە هاوڕێیانی ئەوە دەکاتیمی ینی بڕاستی ئازایەتی ئەم گروپی سێمە بووە کە من توانیممە حیسابی قسەی خۆم بکەم چ باز دەکەم لە ماوەی 30 دقەدا و چ دەڵێم بەچی ڕادەگەم لاپتۆپەکەم لە پێش خۆمدانا بوو ئەوەی کە گرنگ بوو لەو مەجالە لەکوێ دەست پێ بکەم ناوەڕۆکەکەی چی بێ کۆتاییەکەی بەچی بێن جا بۆیە ئەکرێ ئەگەر لەو مەجالەی کە ئێستا خۆت پسپۆرت تێدا هەیە یەک شتەی ئێستا زۆر سەرنجم ڕادەکێشێ بڕاستی من پۆلی 1970 هەیە ینی هەست دەکەم یەکێکن لە خوێنەوارترین جیلەکان ئەوانەی کە ئێستا زۆر جار ئەڵێم باشە بۆ ئەنی ناتوانم لەو 34 تەلەبەی من قەنەعەت بە 30 تەلەبە بێنم ئاوای گوێمان لێ بگری هەڵەکە لە خۆماندایە هەر کاتێک کە قوتابی گوێی لێ نەگرتی و قسەکانتی لێ وەرنەگرت و دڵنیا بە لەوەی کە زانیاریەکانت ئەو قووەت و ئەو کوالێتی نییە کە ئەو گوێت بۆ ڕابگرێت کە تۆ نەتوانی ئەوەش بکەیت ینی بەردەوام تۆ ئەبێ لەوە تێبگەی کە پێویستە ئەبدێتی زیاتر خۆت کە زیاتر بخوێنیت و ئاسی معریفەی خۆت بەرزتر بکەیت کەی گەیشتیتە ئەوە مامۆستایەکمانە بوو مامۆستای کیمیا بوو باوەڕتان هەبێ ئەوەنە مامۆستایەکی بەتوانا بوو لە پۆلی 12 هەر تەلەبەیەک لە 90 کەمتری هەبوو بایە جورئەتی نەدەکرد بچێتە پێش ئەو مامۆستایە بڵێ مامۆستا ئەو دەرەجەم ئەوەندە توانای بەقووەت بوو ئەوەندە کەسایەتێکی کارێزما بوو یعنی هەر شەرمت لە خۆ دەکرد لە دەرسی ئەو پیاوە لە 90 کەمتر بێنی
عجیب بوو عجیب توانایەکی دەدایەت و عجیب بوو ئەوەندە بە جوانی بابەتەکەی پێشکەش دەکردی بۆیە ئێمە ئەبێ ئەزمموی ئەمانە وەربگرین بۆ ئەوەی بتوانین زاڵ بین بەسەر و کێشانێکی ئێستا هەن ینی ئەو کەسێک کە بە ئێستا ئەو وێبیناری ئێمە دەیکەین هەفتا کەسێک کە تێیدایە بەڵام مامۆستا ئاوا زۆر وێبینارەکان ێگاتە سەروی 1000 کەس و زیاتریش بەشدار دەبن بەڵام سەیری ئەنتۆنی ڕابێنس کە وێبیناری هەیە زیاتر لە 200,000 کەس بەشدارە باشە یعنی بەردەوام سەیری سەر و خۆت بکە بۆ فلان کەس دەتوانێت ئەوە بکە بۆ من نەتوانم بۆ ئێمە یارمەتیتان دەدا بۆیە لە مەجای خوێندنەوەیە زۆر باسی لایەنی دینیتان کرد تاکە شتێک کە شت بێ لەسەر زەوی مۆری خوای گەورەی پێ بێوش کتێبی قورئانە کتێبە بۆیە کتێب لە لای خوای گەورە زۆر پیرۆزە ینی لە شوێنەکە قەڵایەک نابینی سیارێکی جوان نابینی بڵێ ئەمە خوای گەورەی و لەسەر زەوی دایناوانی ڕا بڵێن ئەوە هەوە و تەواوی تری مڵکی کەس نییە بەڵام کتێبی قورئان مڵکی خوای گەورەیە بۆیە بزانن کتێب زۆر پیرۆزە لە لای خوای گەورە ئیتر هەر شتێکە بوو لەسەر مەجالی خوێندنەوە لەسەر مەجالی کتێب لە کتێبخانە لە هەر شتێکە وەڵڵای گوناحە لە ماڵەکەت کتێبخانەیەگنێ وەڵڵای گوناحە ئەنی ئەگەر کتێبخانەی بێ بەدەستی خۆت دروستی بکەیت لەسەر دەلاقەیەکە پێویستە هەبێ بەڕاستی دەستان خۆش بێ و سپاس بۆ فرسەتە سپاس بۆی تا ئێستا لەگەڵمان بەشدار بوون بە ڕێزان دووبارەی دەکەینەوە ئێمە گروپی نیۆمان ئینشاڵڵا 15 دەست پێ دەکات دەرفەتێکی باشە بۆی لە ڕەمەزاندا هەوڵدەین زۆرترین کتێب بخوێنینەوە ئێمە هەوڵ دەدەین 10 ڕۆژ پێش ڕەمەزان هەموو ڕاهێنانەکان بکەین یەکسەر لەگەڵ دەستپێکردنی مانگی ڕەمەزان هەوڵدەین دەست بە خوێندنەوە بکەین ئێمە هاوکار دەبین لە 10 ڕۆژی یەکەم بۆ نمونە 6 کتێب بخوێنی و لە 10 ڕۆژی دووەم 6 کتێب بخوێنیتەوە لە 10 ڕۆژی کۆتاییانی بگەینین ئەوەی کە لە نێوان 15 بۆ 20 کتێب بەس لە مانگی ڕەمەزان بخوێنینەوە ئەوانەی کە مەجالیان هەیە ئەمە فرسەتێکی باش دەبێت سوپاس دەستان خۆش بێ و کاتێکی خۆش و ماندوو نەبن و بەڕاستی پێزانینمان هەیە بۆەوەی کە تا ئێستا گوێگرمان بوو خواحافیز